سڵاوی خۆشتان لەبێ بینەرانی خۆشەویستی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە ئەمڕۆژ هاتوونەتەوە بۆلاتان بۆ پێشخەشکردنی کۆمەڵە بورگە و بابەت کە هیوادارین جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێ و بە هەمیشە تەندروست باش و دەشتاق و ئاسوودە بن و بەدڵێکی خۆشەوە سێری سەرجەم بورگە و بابەتەکانی ئەوڕۆمان بکەن. زۆر سپاس بناوی خی گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێ بێدەم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ کۆمەڵێک بابەت و بورگەی جیاوازمان بۆ ئامادە کردوون. لا بەشی یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوێت ئێمە لە نێو کۆمەلگایەکی موسڵمان وەروەها بڕیار بێ ئێمە پابەندی بنەماکانیانی پیرۆزی ئیسلامین یەکێک لەو بابەتە گرنگانە زۆر جەختی لەسەر کراوەتەوە بە جێگەیاندنی سیلەی ڕەحمە و هەروەها ئادابەکانی سیلەی ڕەحم گرنگی و خێر و پاداش و هەروەها ڕاگرتنیان قەتعکردنی سیلەی ڕەحم لە ڕوانگەی شەرعیەوە دەبێ چییە وەروە چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێت دەبێ ئەمە چۆن پابەندی ڕێنمایەکان و وەروە بنەماکانیانی پیرۆزی ئیسلامین لە بەجێگەیاندنی سیلەی ڕەحم. بەڵێ تەوەرێکی ترمان هەیە سەبارەت بەوەی کە چۆن سەرنجی بەرامبەرەکانمان ڕابکێشین. یەکێک لەو بابەتانەی کە ڕۆژانە توشمان دەبێتەوە یان ڕەنگە پرسیاری بۆ دروستکردبین لەگەڵ لە کاتی مابەڵەکردنمان لەگەڵ کەسانی تردا ئەوە بێت کە چۆن سەرنجی بەرامبەرمان ڕاکێشن بە تابەتی ئەو کەسانی کە کاریان لەسەر ئەوە دەڕوا ئەو کەسانی کە خەریکی فێربوونی هونەری دەربڕین یاخۆت بە شێوازێک لە شێوازەکان لە بواری بزنسا کار دەکەن ئەم بابەتە زۆر گرنگە بۆیان بۆیە کۆمەڵێ باسی زۆر لە خۆ دەگرێت و تاوتوی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان لە تەوەری دوم. وڵایزان هەلی کار یاخود دۆزینەوە و دەرفەت دروستکردن و وەروە پەیداکردنی کار یەکێکە لەو بابەتانە یان یەکێکە لەو شتانەی کە ئێستاکە لە هەرێمی کوردستان لە نێو کۆمەڵگای خۆمانە زۆر گرنگی پێدەدرێ ئەمە چۆن بتوانین ببینە خاوەنی کاری خۆمانیان چۆن هەلی کارمان دەستکەوێت دۆزینەوەی هەلی کارەکان چۆنی لەو بارەشەوە شارەزایەک لەگەڵمان دەبێت مامۆستایەکی عزیز شۆڤەی بابەتی دۆزینەوەی هەلیکار دەکەین زانین بە چ ڕێگایە ئێمە بتوانین سپۆرێکی خۆمانی ئاوپدە و دەرفەتانە بخۆزینەوە دێنە بەردەمان بتوانین هەلیکار بۆ خۆمان پەیدا بکەین. بەتایبەتیش لە کوردستانە کە هەلیکار یەکێکە لەو شتانی کە زۆر باسی لێوە دەکرێت و کارەکان جیاوازن بەڵام وەک هەمیشە سەرەتا دەچینە لای پێشبینیەکانی پێشەوە دواتر لەگەڵتان بەردەوام بێت. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە ئێمە گرنگی پێ بدەین ئەوش سیلەی ڕەحمە. خۆشبەختانە ئێمە لەناو کوردەواریە زۆر گرنگی دەدەین بە دۆستایەتی و خزمایەتی و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و توانیمانە تا ڕادەیەکی باش لە نامان بێ. لەگەڵ ئەوەش ئاینی ئیسلام زۆر جەختمان لەسەر ئەوە پێدەکاتەوە کە هەمیشە باش بین لەگەڵ کەسە نزیکەکانمان و بتوانین سیلەی ڕەحم بەجێبهێنین تەنانەت لە هەموو کاتەکانە. بەڵام وەک دەبینین لە دنیای جەنجاڵی ئەمڕۆی تەکنۆلۆژیا و مۆبایل و تۆڕەکانی ئینتەرنێتدا تا ڕادەیەک ئەمە کەم بۆتەوە
بینینەوە بۆیە گرنگە هەمیشەوە بیر خۆمانی بهێنینەوە کە تا چەندێک کاریگەریمان هەبێ بتوانین سەردانی کەسە نزیکەکانمان کەین پەیوەندیەکی کۆمەڵاتی دروستی باشمان هەبێ بەمەبەستا میوانداری مامۆستایەکی ئاینیمان کڕوە کە ئەویش مامۆستا سەردارە مامۆستا بەخێر بێیت خۆشحاڵ مامۆستا گرنگی سیلێ بەجێهێنانی سیلەی ڕەحم چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله دارما كوملغايك مسلمان كوملغايك إسلامي مسلمان وبيغمبر فرمي صلى الله عليه وسلم إنما بعثت لأتمم مكارم الأخلاق منها تنبوت وكري أخلاق جوانا كان كوملغاي مسلمانانيش كومل بهاي جوان وأخلاقي جواني تيايا دبي إنسان دسي بيو بقري يكيق لوانا سيلي رحمة سيلي رحم يعني بيوندي خزماتي أو خزماتي لنسب هەیە لە ئامۆزا و کەسوکار کە ئەمە ئەرکێکی گەورەیە لەسەر تاکی مسلمان و پاشان ئیسلامیش هانمانەدا وخوا سبحانه وتعالى لقرآن كفرمي واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى لەگەڵ عەبدایەتی بۆ خوا هەوڵدانان بۆ خوا یەکسەر باسی دایک و باوکەکە لە دوای دایک و باوک و ڕێز و حرمەت ئەو سیلەی ڕەحم و تەواصولەیەک لە بامەینی ئینسانەکانە. مامۆستا ئێستاکە لەم کۆمەڵگای ئەمە توانم بڵێ بەگشتی لە جیهانیش کۆمەڵێک مۆبەڕی دەخرێنە بەردەم تاکەکانی نێو کۆمەڵگا و لە کۆتایە خێزانەکان و بەگشتی کۆمەڵگا نەخۆشیمان هەیە سەرقاڵی کارکردنمان هەیە نابا قەیران و زەخت دروست نەکەین لەسەر ماڵی بەرامبەر ئەگەر با بڵین ئەکرێت فۆرمی یان ئادابەکانی سیلەی ڕەحم بە پێی قۆناغەکانی ڕۆژگۆڕانکاری بەسەرا بێت وەروایمە بتوانین سیلەی ڕەحمیش بەجێ بگەین وەکو ئەوەی کە خوا پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ پێی شەرعی ئیسلام داوای کردووە و بارگرانیش نەبین. بەتەئکید ئێمە یەکێک لەو بنەماکانی ئیسلام ئەو سیلەی ڕەحم و پەیوەندی خزمایەتیە بەڵام بەداخەوە ئێستا لە نێو کۆمەڵگای مسلمانانیشە کاڵبۆتەوە بەهۆی وەکو باست کە بەهۆی جاری وایە بەهۆی نەخۆشیەوە بەهۆی کات نەبوونەوە بەهۆی کۆمەڵی هۆکارەوە کە کۆمەڵێک هۆکار هەیە لاوەکیە بەڵام لەو لاوە سەیرەکەی کۆمەڵێک ئەمری خوای گەورە کۆمەڵە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئیشارەیەکە بە سیلەی ڕەحم و سەردانیکردن ئێمە پشتگوێمان خستووە ئەکرێ پۆلێنی بکەین یا جیای بکەینەوە یا بەرنامە و ئادابێکی بۆ دابنین لە سیلەی ڕەحمە ئیسلامیش ئەگە ئێمە پیادەی بەرنامەی ئیسلام بکەین ئەگە بین یاساکانی ئیسلام جێبەجێکەین یاخود ئەو دقانەی یا ئەو یاسانی کە باسی سیلەی ڕەحمەکە لە ئادابەکان بەتایبەتی ئەوە زۆر ئاسانکاری ئەکرێت سیلەی ڕەحم ئەوە نییە تۆ بڵێ کاکە من ئەچم بۆ ماڵی خزمێکم ئەبێ شەو ڕۆژێ بمێنمەوە ئەتوانی بە تەلەفۆنێک تۆ لە ماوەی هەفتەیەکە خزمێکت بەسەرکەیتەوە دوو خزمت بەسەرکەیتەوە ئەتوانی 10 دقە سەردانێکی بکەیت ئەتوانی لە حاڵەتێکی نەخۆشیە هاوکاری بی بە مادە لە هەر شێوەیەک بێ سیلەی ڕەحم ئینسان ئەتوانێت جێبەجێکە بەڵام بەداخەوە ئێستا بەوەی عەولەمە و تەکنۆلۆژیا و مەشغەڵەتی دنیا و پاشان کۆمەڵە بەهانە کە ئینسان بەهانە بۆ خۆی یێنێتەوە ئێستا جاری وایە ئامۆزا ناناسێ وانە پورزە ناناسێ کە سوکار هەموو بڵێ جاری وایە ئێستا برا هەیە لەگەڵ برایەکیە بە ساڵێکتری نابینێ ئەگە ئەمە بڵێ لەوەی خەڵک بڵێشتی وا چۆنە بێ هەیە من لە ماڵێک بووین مناڵێک هاتە باوەشی ڕفیقێکم بەیە کۆچوین ماچێکی کردی مناڵێکی وتیان برا چۆن نایناسێمە خوشکەزاتە خوشکەزای خۆی بوو یعنی ئاوا تەسیری کردووە تەمانەوەش خەلەلێکی گەورەیە و دەبێ مسلمانان بە تایبەتی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئێمە پابەندین بە شەرع و شوێنکەوتەی ئیسلامین و قورئانە خوێنین و فەرمودە خوێنینەوە و وڵاتێکی ئیسلامین و کۆمەلگایەکی مسلمانین ئێمە زیاتر پەرەی پێ بدەین حتا ئەم خزمایەتی و سیلەی ڕەحمە وردە کاڵ بێتەوە ئەو کاتە وردە نەسەبەکانیش کاڵە بێتەوە و کاتە ئەو خۆشەویستی سۆزە نامێنێت چونکم حیکمەت لە سیلەی ڕەحمە سۆز و خۆشەویستیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ چاکە بکەن لەگەڵ ئەو خزمانەتانە کە ڕقی لێتە نەخۆش دێ کە ڕقی لێتە بۆ لەبەرەوەی تۆ سیلەی ڕەحمی بەکارێنی چاکەی لەگەڵەکەی سەردانیەکەی چونکم سیلەی ڕەحم هەر سەردانیە چاکەکردنە تۆ چاکەیەکی لەگەڵەکەی سەردانێکیەکەی بە ئەو ڕقی لە تۆ بێ ئەو کاتە بۆ خۆی خۆشەویستی و سۆز دروستەکە ئەو بغزوقین و حەسادەتە جاری وایە کە دروست بە بەهۆی نەفسەوە یا بەهۆی شەیتانەوە یا بە هەر هۆکارێکی ئەوەی کە ئەم وەزعی باشترە ئەم بۆزئی باشترنیە کۆمەڵە شتانە هەیە کە ئەو سیلەی ڕەحمە وردەوە دەکاڵەکاتەوە ئەو سۆز و میهرەبانی خۆشەویستە زیادەکە بەهۆی ئەوە با خزمەکە ڕخیشی لێ بە جاری وایە ئینسانە لە کاکە من دەجارە چمە ماڵی خزمەکەم
ئەو هەرنایە بەڵام ئەم قسەیە ڕوبەڕووی پێغەمبەر بۆ ساسڵ سەحابەیەک هاوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من کاکە خزمەکانم زۆر چاکم لەگەڵیانە و سەردانیانەکەم و بەکەڵکیانێم و ئەوان نایەن لێم ناپرسن سەردانم ناکەن چی بکەم پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم تۆ بەردەوام بە لە سەردانیکردن لە چاکەکردن لەگەڵیان تۆ ئەجری خۆتت دەسەکەوێت پاداشتی خۆت دەسەکەوێ ئەوەش وەڵامێکە بۆ ئێمە بۆ هەر مسلمانێکەوە ئەمە بگرێتە بیان مامۆستا ئیسلامە زۆر گرنگی بەو بابەتە دەدرێت ینی بۆ نمونە هەر لە جەژنەکان ئاگەر بهێنینەوە بە نمونە ئەم سیلەی ڕەحمە زۆر جێبەجێکرا بەڵام بەداخەوە سەش خەریکە ئەوە کاڵە بێتەوە یان بۆ نمونە جاران ئەگەر کەسێک مناڵەکەی ناوبنایە کەسەکانی لە خۆی کۆ کردە و وەلیمەیەکی ئەنجامەیە هەمویان یەکتریان ئەبینی بۆیە بە گرنگی ئەو بزانین کە ئاینی ئیسلام تا چەندێک گرنگی بە بابەتە داوە بڵێ ئاینی ئیسلام لە ئاەتەکانی قورئانە کە باسمان کە وآتی ذی القربى حقه ئەوەش ئاەتێکی ترە و ئاەتەکان تر زۆرن و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆرن کەوا ئیشارەیەکە بە سیلەی ڕەحم بەتایبەتی لە هەموو کاتێکە نەک تایبەت بێ بە جەژنەکانەوە بەداخەوە جاران زۆرتریشە بوو بەس ئێستا وردە جەژنەکانیش کاڵە بێتەوە یا مناسبەیەکی عەقیقەی شەیە کاتی وایە ئامۆزایە کەسێکی باڵەکەی بیانوە دۆزێتەوە یا تااقەتی نییە ئێستا وردە لە عەقیقەیش و وەلیمەیش و جەژنیشا وردە ئەم خزمایەتێ کاڵ بۆتەوە بەڵام ئێمە گە سەیری قورئان کەین خوای گەورە ئیشارەی زۆر پێدە لە دوای عەبدایەتی بۆ خوا یەکسەر سێهەم مەقتع باسی ئەم خزمایەتیە بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیشارەی پێدا الرەحم معلقة بالعرش ڕەحم و سۆز و خزمایەتی پەیوەستە بە عەرشی خوای گەورەوە تقول من وصلني وصله الله ئەڵێ چی ڕەحیم سۆز و خۆشەویستی لە بەرامبەر خوای گەورە دەفەرمێ دەڵێ هەر کەسێک خزمایەتی واصل بکە یعنی نەی بچڕێنێ یعنی سەردانی خزمایەتی و ئەم سیلەی ڕەحمە جێبەجێکە خوای گەورە ڕێزی لێنێ یا وەصلە بە خوای گەورەوە یەکێکیش قەتعیکە خوای گەورە قەتعیەکە لەگەڵیە کاتە مامۆستا بەجێنەهێنانی دووربوونە لە بنەما جوانەکانی ئاینی ئیسلام بەتەکید ئێستا ئیشیشی لەسەرەکرێ ئیشی لەسەرەکرێ بە بەرنامە چونکم جاری وایە شەرت نییە کە گەنج دوورکەوێتەوە لە دین یا کۆمەڵگا وردە بەرەو خراپە بڕوا بەهۆی تەکنۆلۆژیای ئینتەرنێتەوە بە یا بەهۆی کەناڵی سەتەلایەتی و تەلەڤیزیۆنێ بێ یا مەسائلێکی شتیتر بێ لە هەموو مەسائلەکان و کوفر یاخود ئیلحاد یا خەڵکی بێدین بەرنامە ڕێژی ئەکا یەکێک لەو بەرنامە ڕێژیانە ئەوەیە کە ئەم سیلەی ڕەحمە لە نێو کۆمەلگای مسلمانانە کاڵ بێتەوە بەیتە بەهۆی نەخۆشیەوە بێ بەهۆی هەر هۆکارێکەوە بێ وردە کە کاڵ بۆەوە کەواتە خەڵک دوورەکەوێتەوە لە فەرمایشتی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکم هەرچیەک قورئان باسەکە هەرچیەک فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیشارەی پێدا و بە گرنگی باسەکە کە زۆرن لە فەرمودەکان هەمووی صحیحن لەسەر سیلەی ڕەحم یعنی گرنگی خۆی هەیە یعنی کۆمەلگایەکی تەندروست دروزە بێ یعنی کۆمەلگایەک دروزە بێ خزمەکان و کەسەکان لە ناو یەکە دڵیان بە یەکتری خۆشە یعنی کۆمەلگایەکی ئەمین و ئەمن و ئاسایش دروستە بێ بەڵام ئەگەر وردە ئەم سیلەی ڕەحمە نەما ئیتر بە هەر هۆکارێکەوە بێ بە هەر موامەرەیەکەوە بێ وردە کاڵبوونەوە ڕوویدا ئەو کاتە بۆ خۆی ئینسان تۆماتیکێن وردە لە ئیسلام و بنەماکانی ئیسلامیش دوورەکەوێتەوە مامۆستا چەند گرنگە کۆمەڵگای مسلمانان وشار بێ ڕۆژگارێک بۆ هۆی جیاوازی فکری سیاسیەوە برا لە برا سیلەی ڕەحمیە پچڕاند خۆشبەختانەوە قۆناغەشمان بڕی یعنی الحەمدولله تەئسیری نەبوو ڕۆژگارێکی تر بۆی تەنانەت فکری دینیەوە و دیسانەوەش ئیسلام ڕێنمایی کردین و ئێمە دەبێت دەستبەردار کەس نەبین و لە کەس بێمێت نەبین ئەو قۆناغەش توانم بڵێم هەنگاوی باشی ناوە بەڵام ئێستاکە کۆمەڵێک کللتوری تر دروست بۆ کۆمەڵێک ڕێگایان هێناوە بۆی کۆمەلگای ئیسلامیەکان هەڵبۆشێنێتەوە لە تیرۆری شخصی و لە بوختانکردن و لە داهێنانی کللتوری درۆ هەڵبەستن و لە کۆمەڵێک بابەت وایەکە ئیتر تۆ یعنی کۆمەڵێک بابەت هێڵێ یەک خزمجاری وایە یەک کەسە یەک بنەماڵە یا یەک تایفەی تێگیاوە بە ملیەکە بۆتە هۆکاری ئەوەی کە مەسەلەن ئەوانی تریش نەتوانن لە یەک نزیک ببنەوە لێرەیە ئێمە بە پێی ئاینی پیرۆزی ئیسلام ئەبێت چانەیەک بترسین لەوەی ئێمە خوا نەخواستە یەکێک بین لەو کەسانەی کە بۆ نمونە بنەماڵەیەک تێک بین بەڕاستی هەراوە بەسەرمان ئاڕوایان سزایەک هەیە کە ئێمە ئەبێ وەریگرین لە پایەوەی توانیم ئێتمان بنەماڵەیەک بشێوێنی بەسەر یەکا و بینەوە کاری پچڕاندنی سیلەی ڕەحم بەتەشید کاتی خۆی
ئەوە هەبوو بەس ئێستاش وردە وردە هەر لە نێو کۆمەلگایە بەهۆی جاریوا بەهۆی حەسادەتەوە کابراڵە ناوێرم چمە ماڵی فڵانە کەس یا خزمەکەم بێتە ماڵەکەم حەسادەتم پێ یا چاوی پیسە یا قسەیەکی خراپەکە یا پەیوەندیەک بچڕێنێ هەمووی ئەگەڕێتەوە بۆی پابەند نەبوونە بە بنەماکانی ئیسلام بۆ لەبەرەوەی پێغەمبەر فەرمێ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەگەر ئینسان دڵی پاک بێ و حەسادەت نەبا بە براکەی چونکم حەسادەت دەوەیە کە ئینسان حەسادەتی بر بە کەسێکەوە حەسکە شتەکەی تۆ بێ بۆ من و هی تۆش نەمێنێ ئەوە کردەوەکانی خۆی سووتێنێ وە پێغەمبەر فەرمێ لا تەغتابوا المسلمین بە هەمان شێوە ئاەتی قورئانیش ئەم فەرمودانی پێغەمبەری خوا یاسا جوانەکانی ئیسلام ئەگەر پیادە نەکرێ وردە وردە لە بوختان و لە درۆ و لە حەسادەت و لە بوغز و لە تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی و لە تێکدانی بینی ژن و مێردەکان و خزمەکان و لێکترازانێکی گەورە دروزە بێ لە نێو کۆمەلگایە بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لا يدخل الجنة قاطع ناچێتە بەهەشتەوە ئەو کەسەی کەوا قاتعە یعنی ئەبێتە هۆکاری پچڕاندنی پەیوەندی خزمایەتی لە نێوان خەڵکە جاری وایە ئێستا کابرا چێ خزمێکە چێ بۆ لای ساحیرێک لە کۆڵانێکە کە بەداخەوە ئێستا ساحیر زۆر بووە سحر زۆر بووە و تەسیرێکی زۆری دروست کردو لە نێو کۆمەلگایە و شیرازەی ماڵەکان تێک چووە یعنی مامۆسای ئاینی ئەزانێت کە چەندێک کێشەی کۆمەڵایەتی هەیە بەهۆی سحر و مشی کەس و کار و ئەوەیە بۆیە خەڵک ئالەمەیە ترسێ ئەمەش ئەگەڕێتەوە بۆی ئەم کەسە پابەند نییە بە یاسای ئیسلامەوە پابەند نییە بە یاسا جوانەکانی ئیسلامەوە کاتێزانی پەناباتە بەر بوغزێ قینێ حەسادەتی یا هەر شتێکی تر بەڵام ئەوە وا ناکات لە ئێمە ساربینەوە بڵێن کاکە وەڵام من خزمەکەم ئەترسم بێتە ماڵم چاوی پیسە یا ترسم قسەیەکم لێ دەبێنێ یا ترسم حەسادەتم پێ بە یا ترسم ماڵ و عایلە و شیرازم تێک بە مادەم خزمێکی چاک و بە ئەخلاق و بە ئەدەبە سەردانی ئەەکەم ئەویش سەردار مەکە بەڵام کۆمەڵی خزمی شێجاری وایە لەوەچێ ئیلتیزامێکی ئەوەی نەبێت لەوەچێ دووربی باشتر بەڵام کاتەمامستا ئەگەر یەکێک زەرەری هەبێ بۆ دوین و ژینی ئێمە ئەو کاتەنا ئەتوانین سەردانی نەکەین لە سیلەی ڕەحمە بە تایبەتی هەیە بۆن مناڵێ خزمەکەم ڕەنگە مسلمان نەبێ بۆ هۆکارە ڕەنگە من نەچم بۆ لای یاخود هەر هۆکارێکی تر بدۆزێتەوە بڵێمە زەرەری هەیە بۆ من هۆکارەکان زانچی هۆکار ئەگە کافریش بە ئینسانە بێ سیلەی ڕەحمی بەکار بێنێ چونکم ئافرەتێک کاتە خزمەتی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم پێغەمبەر خوا من دایکم مشریکەیە و بێدینەوە چاکەی لەگەڵ بکەم سیلەی ڕەحم بەکار بێنم سەردانی بکەم پێغەمبەری خوا فەرمووی بەڵێ یعنی ئەوەتە سیرەمان هەیە کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم سەردانی دراوسەی کردووە یعنی سڵاوی لێ کردووە کاتە نمونەیەکی جوان پیشانەیە نمونەیەکی جوان ئەوێ پیشان بێ چونکم ئیسلام بریتێ لە ڕەوشت و ئەخلاق جا منەگە خزمێکم با ئیلتیزامێکی دینیشی نەبێ منەگە مەرحەبایەکی نەکەم تەلەفۆنێکی بۆ نەکەم سڵاوێکی لێ نەکەم بە دەمیەوە نەچم لە حاڵەتێکی زەڕوراتە یا لە خۆشی و ناخۆشیە ئەو کاتە بۆ خۆی ئەو وردە زیاتر ئەتۆرێ بۆیە ئینسان ئیسلام بریتێ لە ئەخلاق و لە ڕەوشت من تەمسیلی ئیسلامەکەم تۆ ئیکەی کەسێکی تر ئەیکە مادەم کەسێکی مسلمان تەمسیلی ئیسلامەکە سەردانی خزم و کەسوکارەکەی کرد بە دەمیانەوە بوو چاک بوو لەگەڵیانە وردەوەتە تەسیل لە کەسوکاریەکە بەڵام خزمێ کە ئینسان بزانێت زەرەرێکی زۆری هەیە تەرکی علاقە ناکرێ قەتع ناکرێ بەڵام سەردان کەمە بێتەوە جاری وایە توانی بە تەلەفۆنێک تۆ پەیوەندیەک یا لە کاتێکی کێشەیەکە گرفتێکە سەردانی بکەی نەک ئەوەی هەرتاو قەتعی بکەی ئەوە ناکرێت چونکم تۆ بێت تەمسیلێکی جوانی ئیسلامکەی بۆی زیاتر سەرنجی ئەو ڕاکێشی بەلای خۆتە نەک دووری خەیتەوە لە خۆت بڵ کاکەمە کابرا مسلمانەکەی و ئەهلی مزگەوتە و زۆر جار مامۆستا کێشەکە لەوەیان نییە ئەو خزمەی هەمانە لەبەرەوەی ئەهلی دین نییە و ئەهلی دنیاە باەمە خزمەتی نەکەین زۆر جار بەداخەوە ینی ڕەنگە دەیان نمونێ هەیە لە مێشکی تۆیا بێ بزنامێ و بابەتە بروژێنم ڕەنگە مسلمانیش بێ و پاشگری زۆر جوانی دینیشی لە پێش ناوەکەیەوە هەبێ بەڵام ئەوەندە زەرەری بۆ بنەماڵەکی خۆی و بۆ خزمەکانی زۆر بێ هەر مەرحەبایەکی سەر جادەشی بکەی ڕەنگە تووشی سەریاشە ببی بەتەکید وەڵا ئەوە هەیە بەزیتر ئەوەشەیە بەداخەوە جاری وایە ئەو کەسێک کە ئیلتیزامی دینی هەیە و مسلمان و زۆر ئەهلی مزگەوت و وابەستەیە بە شەریعەتەوە سیلەی ڕەحمەکە بەجێ نایەنێ زۆر جا خەڵکە و گلەیەکە ئاڵە کابرا لا خۆی خزمە و پێنج فەرزە چێ بۆ مزگەوت و عامرەی کردو و حەجی کردووە و سەدەقەیەکە و ئەوە بەڵام سەرێکی ئەڵێ وڵا ساڵی جارێ نایەتە ماڵم 10 ساڵیشە نەهاتوتە ماڵم دەی ئەمە لەگەڵ یاسا و پرەنسیپی ئیسلام و ڕەوشت و ئاکاری ئیسلامە یەک ناگرێتەوە وانە زۆر ڕاست.
کاتە مامساستا گەربینەرێک سێری ئێمە بکات و بڵێ من سیلێ ڕەحمایەک لەگەڵ خزمەکەمە پچڕاندووە ئایا چۆن ئەم سیلێ ڕەحمە بەجێ بهێنم بە شێوازێکی دروست کە ئاینی ئیسلام بێوێت و لەسەر بنەما جوانەکانی ئاینی ئیسلام بێت بڵێ بە شێوازێک کە ئیسلام ڕێی پێداوە سیلەی ڕەحم زۆر جار بەداخەوە هەم لە نێو کۆمەلگای خۆمانە زیادەڕەوی تێگرێ بە ناوی خزمایەتی و ئامۆزایەتی و تێکەڵیەک دروست دەبێ کە ئەمەش ناشەرعیە بەڵام ئینسان دەتوانێت لە ئەو خزمەی کە پەیوەندی چڕانوە زۆر احتیاجیە گەورەی بۆ ئەو کەسەیە کە زوو سەلامەکە پێغەمبەر فەرمێ ساسڵ ئەو کەسەی زوو سەلامەکە چاکەکە بۆ ئەو دەسەکەوێ بۆیە جاری وایە سامە خزمێکم دڵی ێشابێ لێم یاخود دەمێکی نەچوومەتە ماڵی شەیتان زیاتر هانمەیە بۆ چێچیتە ماڵی بۆ حسابی بۆکەی خۆ نایەتە ماڵە ئەو تەکەبوری هەیە ئەبا جارە بێتە ماڵە با جارە سڵاوێک لەکە ئەمە شەیتان جاری وایە تەسیراتێکی زۆری هەیە جاری وایە کۆمەلگا جاری وایە کەسوکار ئەڵێک خۆ نەهاتۆتە ماڵە کەسی سێم بەشدارە جاری وایە کەسی دووهەم بەشدارە لەگەڵ تا کە قسەی خێر ناکە بەڵام ئەتوانین ئینسان بە تەلەفۆنی احتیادی تەلەفۆنێکی بۆکەی هەواڵێکە پرسی ئەمە تۆزێک مەرحەلەیەک وەزەکە باش بووە دوایی لە مناسبەیەکە تۆ توانین لە مناسبەی جەژنا وەلیمەیە شایە بڵێن لە تعزیە جاری وایە تعزیە سیلەی ڕەحمەکان تۆخەکاتەوە زۆر چاکە لە تعزیە جاری وایە پیاوێکە بۆی بەخوا بۆی حەزم لە تعزیە خزمەکان هەموو یەکتریە بینین ئێستا لە جەژنەکانە نابینرێ بەتایبەتی تعزیە زیاتر خەڵکە بینێوانە بۆیە ئەتوانی تۆ لەو مناسبەیە مەرحەلەیەک رەچیتە پێشەوە ئەو کاتە عایلەیەن سەردانیەکەی بەڵام بەو شێوە بێ لە یاسای ئیسلام دەرنەچێ بە ئێستا جاری وایە تێکەڵیەک دروست دەبێ تەوقەکردنی کچ و کوڕ تێکەڵیەک دروستە بێ لە مابینی کچ و کوڕا بە ناوی ئامۆزایەتیەوە بە ناوی خزمایەتیەوە ئەمانش ئەبێ ئاگامان لی بێ ئەمانە شەرعی نییە کابرا بڵێ وەڵام سیلەی ڕەحم بەکارێن مەچمە ماڵی ئامۆزاکەم و ئیتر حساب بۆ ئەو ئادابە ئیسلامیش نکات چونکم سیلەی ڕەحمیش کۆمەڵی ئادابی هەیە ئەبێ ئاگامان لەوە بێ بەڵام گرنگەکە ئەوەیە کە ئیسلام فێرمانەکە کە ئێمە ئەم یاسا جوانە یا ئەم ڕەوشت و ئەخلاقە جوانە لە نێو کۆمەلگای خۆمانە زیاتر پرێو پێدەین چونکم حتا ئێمە زیاتر پرێوی پێدەین سۆز و میهرەبانی خۆشەویستی زیاترە بێ زۆر باشە مامۆستا کەواتە لەو یەک خولەکی کە کاتی کە ماومان نەزانیمان ئەگەر کەسێک قەتعی سیلەی ڕەحمکە خوا پەنامان با ناچێتە بەهەشتەوە بە ڕەحمی خوا ناکەوێت کە مەش هەمومان بووە تێکۆشین کە بەڕاستی بچینە بەهەشتەوە گەر نەچین جای تر هەر بە ئەمە بێ عاقیخوای گەڕاقەوەتمان خێرکە ئەگەر کەسێکی مسلمان توانی بۆ ڕێنمایی بۆ ئادابانەی باست کرد بە تەلەفۆنێک بێ سڵاوێکی سەرجادە بێ بە لە بۆنەکان بێ بە هەر جۆرێک بێت توانی دڵی خزم و کەسەکانی ڕابگرێ سیلەی ڕەحم گەرم و گورکاتەوە بێتە هۆی ئارامی بۆ خزمانی خۆش و بنەماڵەکەشی ئەمە چ پاداشتێکی هەیە لە پایەوەی کە ڕەنگە لە ناو خزم و کەسەکانی شار خۆشەویست بێ خۆی ئیسفادەیەکەکە لە کۆتایە توانین سیلەی ڕەحم جێبەجێ بکە ئەی لە ڕووی ئاینیەوە چ پاداشتێک وەرەگرێت کۆمەڵە فرمودەی زۆر هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم تعلموا من أنسابكم ما تصلون به أرحامكم فإن صلة الرحم محبة في الأهل مثرات في المال منسأة في الأثر دەفەرمێ خۆتان شارەزا بکەن نەسەتان بناسن نەوەکانتان و خزمەکانتان بناسن چونکم سیلەی ڕەحم و سەردانیکردنی کەسوکار خۆشەویستی دروستەکە بەرەکەت زیادەکە لە نێو کەسوکار و ماڵەکانتان ئەمە یەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم من كان يؤمن بالله واليوم الآخر فليصل رحمه هەر کەسی ئیمانی هەیە بەخوا بە ڕۆژی دوایی با سیلەی ڕەحم و سەردانی کەسوکاری بکە و ئەم یاسا جوانە بەکاربێنێ أحب الأعمال إلى الله إيمان بالله ثم صلة الرحم پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم خۆشەویستترین کردەوەک لای خوای گەورە ئیمان بوونە بەخوا و پاشان دوای ئیمان ئەم سەردان و سیلەی ڕەحم و خزمایەتیە و پاشان ئەگەر ئینسان بێوێ هەم تەمەنی زیادکە هەم ڕزقی بەرەکەتدار بێ با سیلەی ڕەحم بەکاربێنێ فرمودەیەکمانەیە پێغەمبەری خوا فەرمێ من أحب أن يبسط له في رزقه وينسأ له في أثره فليصل رحمه رواه البخاري أفرمي هر کەسێک حەز ئەکا ئەیەوێ ڕزق خوا ڕزقی زیادکە و پاشان بەرەکەت کەوێتەوە عمریەوە باسی لێ ڕەحمە جێبێنێ ڕزق زیادکردنی یعنی بەرەکەتی تێکە کابرا 100,000 هەیە ماڵی خوای گەورە بەرەکەتی تێکە بەشی ئەکا تەمەن درێژیش ئەوە نییە 6 ساڵ تەمەنێتی ئەبێ بە 61 ساڵ تەمەن لە ڕووی پانیەوە بڵێن بەرەکەتدارە بێ جاری وای ئینسان 6 ساڵ تەمەنێتی بەقەی گەنجێکی 30 ساڵ عیبادەت و بەرهەمی نییە و پاشان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم ئەگەر دەتانەوێت بچنە بەهەشتەوە ئەوە سیلەی ڕەحم بەکاربێن ئەفشوا السەلامە بەینەکم وتطعموا الطعام سەلام لە نێو یەکتریا بڵاوکەنەوە خواردن بدەن بە یەک وەصیلوا الأرحام وەسیلەی ڕەحم و خزمایەتی بەجێبێن
پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم الصدقة على المسكين صدقة ئینسان ئەگەرێک و هاوکاری کەسێک بکە فەقیرێک بکە سەدەقەیەکی بۆ نووسێ چاکێکی بۆ نووسێ ئەی ئەگەر خزم بێ وهي على ذي القرابة ئەی ئەگەر چاکە لەگەڵ خزمەکەتا بکەی ئەفەرمێ اثنتان صدقة وصيلة ئەوە دوو چاکەیە هەم چاکەیەکت کردووە سەدەقەیەکە و خێرێکت بۆ نووسێ و هەم سیلەی ڕەحمیش بەکار هێناوە و پاشان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وكل رحم آتية يوم القيامة أمام صاحبها أم رحم سوز خزمايتية لما لبردمي إنسان كان لروج قيامتها أبيت شاهد لما لبردمي منا تويا هر كسيكا كواسي لرحم بكارين أتي سرداري كسوكاريكا شاكيان لقلكا بدميان ويا احتياجكان بۆ چارەسەرەکە ئەم چاکە و سیلی ڕەحم و خزمایەتی و پەیوەندە کۆمەڵایەتیە جوانێکی ئیسلام فێرمانەکە لە ڕۆژی قیامەتە ئەبێتە شاهید چونکم محەبەتی للمتواصلینە فیە خوای گەورە واجبی ئەکا یعنی وەجەبەت واجبی ئەکا لەسەر خۆی ئەو کەسانی کە نێوانیان یەکتریان خۆشەوێ متزاویرین سەردانیەکەکەن یا ئەوانەی کەوا سەر خزمایەتی ئەم سیلی ڕەحمە بەکارێنن زۆر سپاس بۆ مامۆستا سەردار حەسەن خۆشحاڵ بین کە ئامادەبی لەگەڵمان سلام ئەزیزان وەبزانم ڤیدیۆکمان هەیە سەبارەت بە گەنجێک کە خولیایەکی زۆر سەیری هەیە ئەوێش گرتنی مارە ئەم گەنجە خۆی بۆم کارە و گرتووە بابێک بۆ بینەری ڤیدیۆیەک بین سەبارەت بۆ بابەتە لە پێنجە زۆرینەی خەڵک بە بینینی مار دەترسن یان لێ ڕادەکەن یان دەیکوشن زۆر ژنەوانەی بە بیستنی وشەی مار سام دەیانگرێت بەڵام جیاواز لە هەمووان گەنجێک لە قەزای پێنجوێن ئەوداڵی بینینی مارە و ئەو خۆشەویستێکی یەکجار زۆری بۆ مار هەیە ڕەنگە تەنها بە بیستنی وشەی مار تووشی ترس و دڵە ڕاوکێ بیت بەڵام گەنجێکی دانیشتووی قەزای پێنجوێن بێترس خولیایگرتنی ماری هەیە و بە خێویان دەکات سەند ئەحمەدی تەمەن 21 ساڵ خاوەن دیاردەیەکی تەندروستی دەگمەنە لە لەشیدا ڕێژەی خڕۆکە سپی بەرزە و ژەری مار کاری لێ ناکات سەهەند بووەتە فریادڕەسی قەزای پێنجوێن بە جۆرێک وەک خۆی دەڵێت ژمارەم لای زۆربەی خەڵکی شارەکە هەیە گەر لە جەیەک ماری لێبێت دوای پەیوەندیکردن بە منەوە من لە مەترسی مار ڕزگاریان دەکەم من ناوم ساند ئەحمەد ڕەحیمە دانیشتووی قەزای پێنجوێنم لە مناڵیەوە لە تەمەنێکی زۆر بچووکەوە خەریکی ئەم مارگرتنم تۆ تەنها ڕەژمارەگری یاخود جۆرەکانی کێگری هەموو جۆرێک بگرە ڕەژمار بۆرەمار شینەمار بەڵام کەش و هاوای پێنجوێن وای لێ کردووە کە تەنها ڕەژمارمان زۆرترە باوکم زوو ئەی هەر لە تەمەنی منەوە ئەم ماروشتەی گرتووە ئەوش کێشەی نەبووە پێوان بۆ تاسیری نییە لەسەری ڕێژەی خڕۆکەی سپی مەناعە لە لەشیا بەرزە و منیش هەمان شێوم هەمان شێوی باوکم ئێستا کە مار یەکێ بیبینێ یان شتێک تەلەفۆنمان بۆکەن ڕقەمی ئێمە بڵاوە لە پێنجوێنە هەر کەسێک مار ببینێ دیان شتێک تەلەفۆنمان بۆکەن ئێمە چینیانگرین و یانینی لای خۆمان مار پێوەدای دەمەوێت بزانم هەست و چۆنە کاتێک مار بە تۆدا ئێشی هەیە وەکو ئێش و هەستی پێیەکی بەڵام بێتاقەت دەکات تا تقریبی 2-3 سعاتێک ئەو ژەهرە لە لەشتا خوێن جوانیاری ناکە بێتاقەت دەکا وڕەبی بەڵام بە فترێکی کەمی خەو وەکو خۆت لێتەوە ینی سوڕی خوێن چالاکە بێتەوە هیچ کێشەیەکم نامێنێ پێوەدانی مار لای تو ئاسایی بۆ تۆ لام ئاسایی بۆ تۆ بە هەموو شێوەیەک لەوانەیە لە ڕۆژێکە 5-6 جار مار پێمەوە بە بەس ئەوەی هەیە بڵم هاویناینا پاییزانم مارم نییە خۆ دەزانی کابێ بە پاییز هەتاوەکو ئەوەڵی بەهار مار لە وەرزی سڕبوونان سڕەبن هاتنە دەرەوەشتیان نییە بەڵام بەهارانی تر کە مەر دەرەکەونەوە هەتاوەکو پاییزێ من ئاوە ئەیانگرم و کویانەکەم و بەخێویانەکەم خزمەتی جوانیانەکەم پاییزانیش بەڕڵایانەکەم ئەمە بۆ هەموو کەسێک دروست نییە چونکە ئەمە ئەتوانین بڵێن بارەیەکە با کاتێک خەڵکی ئەم ڤیدۆیە بێنن نەچن لاسایی تۆکەن ئەرەوەڵا هیچ کەسێک لاسایی نکاتەوە چکە دوای ئەوە ناتوانین ژیانی کەس لە ئەستی خۆمان بگرین دوای بڵێ ئەو ڤیدۆمان بینی بۆیە لاساییمان کردەوە نەخێر من بە خەڵکەڵم کە قەت ئەم شتە دووبارە نەکەنەوە قەت سەهەند دەڵێت ڕۆژانە چەند جارێک مار پێمەوە دەدات تەنها هەست بە هیلاکی دەکەم نەک ژارەکەی زیانی تەندروستیم پێ بگەێنێت ئەو تاکە کەسی بنەماڵەکە نییە بەڵکو باوکیشی بە ئامان شێوە بووە و دەڵێت ئەوە جیاوازیەکە خوددا پێبەخشین و بۆ هەموو کەس بەو جۆرە نییە و داواکارە خەڵکانی تر
ئەو کارە دووبارە نەکەنەوە تا لە مەترسی دوور بن. ئەوەی کە سەرنجمە هەر لە کاتی تۆمارکردنیان بەرنمەیە مار پێوە دای تاکو ئێستا شوو بۆ لای دکتۆر نەوەڵا تاسە نەچوم بۆ لای دکتۆر و ناشتم تازە سێ جار پێم زۆر هیلاک مەکا بێ تااقەت مەکە گێژمەکە بەڵام بە چەند سعاتێک خەوی کەم باشە بم حەزو خولای من بۆ مار تا بڵێ زۆر وەک هیچ ئاژەڵێکی تر نییە هەیە ئاژەڵانی تری خۆشەوە بەڵام من تەنها مارە تەنها لەگەڵ ماریشە ئاوا بێنم خۆشە و کۆتا پرسیارم ئەوەیە ئامادەی واز لەم کارۆ بێن نەخێر مەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەو مەنەعالە لە شوانە مێنێت مارە پێوە با بم کوژێ ئەگینا قەت باوەڕ ناکەم وازی لێ بێنم مار گیاندارێکی خشۆکە زیاتر لە 2600 جۆر لە گیاندا هەیە و گیاندارێکی گۆشخۆرە هەمیشە ژارەکەی بۆ گرتنی نێچیرەکەی بەکار دێنێت سەهەند بووەتە حاڵەتێکی جیاواز ئەو نێچیرێکە کە بووەتە دۆستی مار نەک دوژمن سوهەیب محەممەد تایبەت بە بەرنامەی پامی ڕۆژ قەزای پێنجوێن دووبارە سڵاتن لێ ئایزان مێدەکەین لە مار بە دوور بنچکە بەڕاستی ئاژەڵێکی خشۆکی مەترسیدارە ڕەنگە کەسانێک هەبن هەم لە ڕووی ڕاهێنانیان کردبێ بتوان مار بگرن یا خۆت لە ڕووی جینات و وەروە خوێنیانەوە مامەڵە لەگەڵکردن لەگەڵ مار بۆیان ئاسان وێ خۆتان بە دوور بگرن لە ئاژەڵی خشۆکی بە تایبەتی کە بەهارە و خەڵک زۆر ڕوو لە سەیرانگاکان دەکەن یەکێکە لەو مەترسیانەی کە زۆر جار ڕوبەڕووی هاوڵاتیانە بێتەوە ڕاستە. وڵایزان لە بەشی دووهەمی بەرنمەکەمانە بابەتێکی هەر پێوەست بە پەیوەندیە کۆمەڵایەتەکان و بە دیاریکراویش لە کۆمەلگای کوردی تۆزێک ئەم پەیوەندیانە زۆرن هەمیشە مەکێشەی ئەوەمان هەیەڵێ ناچێتە دڵەوە کوڕ خوێنی شیرینیە ئێسکی تاڵە ڕزای گرانە کۆمەڵێکی زۆر دەستەواژە بەداخەوەمانە بەکارێنی ئەگەر پێچەوانەی کەینەوە چۆن ببینە کەسێکی خوێن شیرینی و ڕۆحسوو یا خود ئاسانتر و سادەتر تێکەڵبین لەگەڵ کەسانی بەرامبەر یان ڕێگاکانی چوونە نێو دڵی مرۆڤانی دەوروبەرمانجا خود بە پێی پێگە و مەنسەبی جیاوازیان هەر لە خێزانەکەی خۆمانەوە بگرە بۆ هاوڕێ و هاوپیش و هاوکارەکانمان بۆ قسەکردن لە سەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاراس پێنجێنی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیمان کردووە مامۆستا زۆر بەخێر سڵاو خوا بەخێر بێت ئەگەر لەوە دەست پێ بکە مامۆستا ئەمانوێ بزانین منێک ئەگەر بمێ پەیوەندیەکی تەندروستی باش لەگەڵ هاوپیشە و هاوکارەکان بکەم یان بە زمانێکی سادە چۆن بتوانین وا بکەین لە دڵی کەسانی بەرامبەر لە بیر و فکری کەسانی بەرامبەر ڕێگەمان بێتەوە یان ئاسانتر خۆمانیان لا خوێن شیرین بکەین سەرەتا بە ناوی خوای بەرز و بێهاوتا و سپاس بەم دەرفەتەوە ڕێز و سڵاو بۆ تەواوی بینەرانتان لە هەر شوێنێکن تەمەنای باشیان بۆ ئەەکەم هیوادارم ئەمڕۆیان پڕ بێ لە هێز و زێرەنی و ژیانیان دامەزراوتر و جوانتر بێ لە ڕۆژانی تر دیارە مرۆڤ مادەم خی پەروەردگار وەکو ئادەمیزاد خەڵقی کردوون و جای کردوونێتەوە لە دروستکراوەکانی تر لەسەر زەوی و خۆی ئەفەرمێت کە ئێمە ڕێز لە گیراوین و لەسەر جوانترین شێوەش دروست کراوین ئەمە بۆ خۆی پیرۆزێکی گەورەیە کە بە ئێمە بەخشیوە مادەم ئێمە خاوەنی ئەم پیرۆزیین ئەم جوانین حیف و خەسار نییە لە نێو کۆمەلگا لە نێو کەس و کار لە نێو خزمان و دۆستان لە شوێنی کار لە نێو هاوڕەکانمانە کەسی خۆشەویست و دیار نەبین وای بە حاڵیەوەی کە لە شوێنێک کار ئەکات لە شوێنێک ئیش ئەکا یاخۆت لەگەڵ هاوڕێ و چەند کەسێکایە تەمەنایەوەکەن ڕۆژێ نەیبینن تا ئەوان ئیسراحەت بکەن لە دەسی بەداخەوە کە ئێمەی مرۆڤ هەندێک جار ئەوەی کە بۆ خۆمان پێمان خۆشە و ئەمانەوێت بۆ خۆمان ئەنجامی بگەین و پێی بگەین بەڵام بۆ کەسانی چواردەور وانی نەک پێمان خۆشە پێشمان ناخۆشە بەدڵنیاییەوە پێشمان ناخۆشە جوانت فەرموو ئەگەرمانێ بچینە دڵی خەڵکیەوە ئەگەرمانەوەکو ناوازەیە دەرکەوین ئەگەرمانەوە لە یەکەم دیدگا و یەکەم بینیندا سەرنجڕاکێش بین ئەگەرمانێ ئەو سەرنجڕاکێشی و جوانی و جامێرە بمێنێتەوە ئەگەر بمانەوێ لە شوێنێکا دەرکەوتین وەکو ڕووناکیەک وەکو مۆمێک لە شوێنێکی تاریکا دەرکەوێنە بێت چی بکەین لە ڕۆ تەنمێ بەشەریەکەوە لە ڕووی ئەوەی کە خەڵکانی پسپۆر لەم بوارایشان کردو چەند خاڵێکیان داناوە جاگەر تەمەەن باقی بێ باسییانەکەین ئەو نەی بتوانین فریابکەوتین یەکێک لەوانە مرۆڤ کاچێتە هەر شوێنێ پێویستە بە ڕوویەکی گەشەوە دەرکەوێت واتە تۆ ببەخشە
ئەگەر هیچت نییە بەڵام ئەو بزە و خەندەی کە هەمومان هەمانە وایە ڕوویەکی جوانت هەیە لە یەکەم دەرکەوتندا یان چەند جارێک لەو شوێنی هەمیشە وا ببەخشە وا دەربکەوە کە تۆ ناوازەی کە تۆ شتێکت هەیە کە کەم کەس بیبێ مرۆڤ کە بەڕووی گەشەوە هەنگاوینا وە چوە جێگەیەک و لە شوێنێک قسەی هەبوو وتاری هەبوو نا تەنانەت بە زمانی جەستا بەڵکو بە زمانی چاویستی قسە بکە ئەگەر تۆ ئەو مەلامی حەیدەم و چاوە دوای کرد ڕووگەشبی لێو بە خەندەبی دڵنیا بەگەر کەسانێکیش لەوێ بن تۆیان لا پەسەند نەبێ ئەو پەسەند دەبی زۆر جار مرۆڤێگە بینین ئەڵێن هەر لە یەکەم چرکە ساتۆ خۆشمان ویست چی وای کرد ڕەنگە هێشتا نەدوابێت تەنها ڕووگەشی و ئەو خەندەیەتی کە سەرەتا پێشوتن دوای ڕووگەشی دوای ئەوەی کە خەندەیەکی جوانی پێشکەش بۆ کەسانە کریا ئەو کەسێک کە یەکەم جارێ یان ئەو بارودۆخی کە چەند جارێک تۆ سەردانیەکەی دوای ئەوە پێویستە زمان شیرین بین جادوویەک هەیە لە زمانی مرۆڤ ئەگەر ژیرانە بەکاری بێنێ بڕوا ناکەم هیچ کەسێک ڕقی لێ بێ چۆن هەر ئەو پارچە گۆشتێک کە لێنەوە دەمانە هەندێک جار بەڵام مصیبەتی بەدواوەیە زۆر ڕاست کاتە ئێمە توانین پێچوانەکەشی بکەین بۆچی ئێمە بەڕێز لێ گیرا و دروستکراوین وا دروستکراوین لەسەر جوانترین شێوە خەڵق کراوین بەڵام نەتوانین خۆمان جوان بکەین بە پێچوانەوە خۆمان ناشرین بکەین بە پێچوانەوە ببینە ئازار و نەهامەتی و مێنەتی بۆ خەڵکی کەواتە خاڵی یەکەم ڕووگەشیە خاڵی دووەمە زمان شیرینیە کە جادوویەکی ئێجگار سیر عجیبی تێدایە و پێویستە لە قسەکردنا مرۆڤ ئەو دەنگەی کە خوددا پێی بەخشیەوە بەکاری بێنێ ئێمە ئەو کەسانی کە قورئانە خوێنن خۆ ئەتوانن بەبێ ئەوەی بە سەوتەوە یا بە دەنگەوە بخوێنن هەر بخوێنێ بەڵام ئێمە چیەکەین ئێمە ئەگەڕین بۆ ئەو دەنگەی ئارامی بەڕۆحەگەێنێ دەنگی هەر مرۆڤێک ئارامی تایە بۆ کەسانی مامۆستا جاری وایە تەلەفۆنێکمان بۆیە پەیوەندیەک سێرەکەین یەکسەر ئەزانین یاین بەرامبەرەکەمان نابینین بەڵام ئەزانین لەو کاتەیە ڕووی خۆشیان بە جۆرێک قسەمان لەگەڵاکا کە بەدڵمان نەبێیان بەدڵمان بێ یەکسەر هەستی پێکەین سەرڕای و کەسە نابینین بە دڵنیاییەوە کەواتە دەنگ ئەو کاتانی کە وەکو جەنابەت دوێتێ ئەو کاتانی کە ناشی بینی بەو نەبەر و سەوتیە ئەزانی کە ئەم کەسە خۆشحاڵە یا دڵتەنگە مشکیلەی هەیە یان شادە لە هەر بوارێکە کە تۆ ئەتەوێت دەستبەری بۆ ئەوەی لە نێو خەڵکیدا محیبەت زیاد بکە ئەبێ لە خۆتەوە دەست پێ بکەی ئێمە ناڵین بۆ خەڵک بژی ئێمەڵین بۆ خۆت بژی تا خەڵک خۆشیان بوێت ئێمە مانەوێت بۆ خۆت بژی تا ئاسوودەبی لە نێو خۆت و خەڵکیشدا هەمیشە گرفتی ئێمە ئەوەیە کاتێک ئەمانەوێت لە نێو خەڵکە دڵخۆش بین یا خەڵک دڵخۆشکەین بە ماسکێک مرۆڤ بێ ماسکە فرەدا واقع حاڵی تۆ چۆنە و ئەمە بە جۆرێک بێت کە لە خودی خۆتا هەبێ واتە دووڕوویت نەبێ من ئەمڕۆ ڕوبەڕوو لەگەڵ جەنابتە دانیشتوم قسەی خۆش کە پشتم لێڵ کردی کۆمەڵێک ئەسڵەن پەیوەندی بۆ شخصیاتی منۆنی کە پێشتر لەگەڵ تا دانیشتوم کەواتە هێزی جوانی مرۆڤ لەو باوەڕ بەخۆبوونەیە لەو متمانە بەخۆبوونەوەیە کە ڕازگۆ بێ لەگەڵیە ئەگەر مامەسای بەڕێز چەند خاڵێکی لاوازی هەیە ئەتوانم بە شێوەیەک پێی بڵم کە ئەسڵان دڵیشی نێشی و سوپاس گوزاریش دەرببڕێ بەڵام تۆ بێ لە ناو کۆمەلگا لە نێو خەڵکیدا بیشکێنی خوانەخواست هەڵی بۆ ڕاستکەیتەوە کە ئەمە پێی نەک خۆتی پێ بچووکە بیتەوە بەڵکو و زۆر زیان لەو پەیوەندیە لەو کەسایەتی کە تۆ دروستی کردووە بە بمروری زەمن تاگەیشتوتە ئەو پێگە و جێگەیە هەمووی هەڵەوشێنێتەوە خاڵێکی ترەوەیە ئێمە کاتێک ئەمانەوێت هەواڵێ بگەێنین کاتێک ئەمانەوێت وتارێک بین کاتێک ئەمانەوێت قسەیەک بکەین لە شوێنێک تۆ بێ سۆز و محیبەتی لەگەڵا بێ ناکرێ وا قسە بکەیت ئەو خەڵکانی کە لەوێن فەرمانبەری تۆن کۆی لی تۆن لە ژێر دەستی تۆ نا مامەڵێکی هاوڕێیانە بەپێی هاوڕێن مادەم ئێمە بە یەکسانی خەڵق کراوین و بە یەکسانیش ئەگەڕێینەوە و دادگا و محکمەیەکی تایبەتی هەیە کە ئێمەی تیا محکەماکرێ ئەبێ مرۆڤ زۆر ژیروریا بێ ئەبێ زۆر عاقلانە هەنگاو بنێت یەکێکی تر لەو شتانی کە مرۆڤ پێویستە لەوانی کە بچێت چۆن ئەچیتە نێو دڵی خەڵکیەوە چۆن خۆشەویستە بی زمانی جەستە هەڵسوکەوتەکانت حرکاتەکان ئەو حرکاتانێکێکی هەندێک شت هەیە مامەسای بەڕێز بەدەم ناوترێت تەنانەت بە تیلەی چاو ئەتوانێت ئەو ئەگەر ناڕەحەتی بێبی ڕەوێنیتەوە ئەگەر پەیامێ ببیگەێنیت یەکێکی تر لە هەڵسوکەوتەکان لە وتارێک لە سیمینارێکی دکتۆر محمود معزەمیە بووم لێرە ڕێزوسڵاو بۆ هەموو ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتە وتی لە کۆڵانەکەمانایەکێک هەبوو خاوەن پێداویستی تایبەت بوو
هەمیشە گلەی ئەویان هەبوو بۆچی ئای دکتۆر تۆ ئەوەندە احتیمامەیت بەم کەسە ئەم کەسەش لەنێو ئەم کۆڵانە بەستۆی خۆشەوێ ئەو خاوەن پێداویستە تایبەتە بە ڕێزام لەگەڵ ڕێزم بۆ هەموو کورتە باڵاکان وتی هیچ مشکلەی نەبوو ئەم مرۆڤێکی جوان و جوامێ پڕ بوو لە هێز و وەزە تەنها کورتە باڵا بوو وتی تەنها فەنی من ئەوە بووکە منی جیا کردو لە درۆسەکانم ئەوە بوو کاتێک کە من سڵاوم لێ کرد فیس تو فیس چاو مەخسە سەر چاوی ئەچوومە ئاستی ئەو کاتە سڵاوم لێ کرد وتی دڵنیا بوومەوە لەوەی ئەم کەسە کاتێک خەڵکانی تر سڵاوی لێکن بەس ئەمایانە بینێ دوو تو چەناگە وەرە تۆ بیهێنە بە شای خۆت بە بەردەوامی سەربەرزکەیتەوە بۆ چەند کەسێک بۆ هاوڕێ بۆ خزم بۆ دراسێ بەس ئەمەی ببینی نەزانی چۆنە چاوەکانی لە کاتێکە کۆنتاکتی چاو یەکێکە لە هەرە گرنگترین ئێمە سێگۆشەیەکمان هەیە سێ گۆشەیە کە هەڕەمەکە بێت لە ناو چاوە بێت لەم سێ گۆشەیە ئەگەر سێ گۆشەکە پێچەوانە بێ یا سەروتر بێ ئەوە ناتوانانی ئەو کۆنتاکت دروستکەی ئەوە ناتوانانی ئەو محیبەتە کە لە چاوە هەیە ئەو تیشکەی کە چاو ئاڵوگۆڕی پێەکە جان لە نێوان دوو هاوڕێیە دوو خۆشەویستە دایک و باوکایە هەندێک کەسمانەیە کە ئەزیزێکی بینێت چاو ئەبرێتە چاوی تا ئەو کاتی قەتیسێک لە فرمێسی گێتە سەر لێواری چاوەکانی بۆیە دکتۆر محمود معزەمی وتی کەواتە ئەبێت تۆ دابنیویتە ئاستی ئەو کەسانی کە ئەیان بینی جا ئەگەر پیرە جا ئەگەر منداڵە هەندێک جار کێشێکمان هەیە لە بازاڕە منداڵێکمان بەدەستەوەی ئەگری بەدەستی دایک و باوکێتی بۆ مناڵە هاتوو هاوارەکە زۆر کەم کەس دەرک بەواکە وازانە مناڵە هیلاک بووە کە باوشێکە ژیرە بێتەوە بەڕاستی هیلاک نەبووە کەسێری سەرەوە ئەکات هیچ شتێک نبینێت لە خوار ئەم نبینێت بەم ڕئینانە ئەڕاتەوەرە سەری کە بچیتە شارێکی گەورە چەند تااقەت و قدرێت هەیە بە سەری بینا بەرزەکانکەی زوو هیلاکە بێ مناڵ ئەوێت دەموچاوی دایک و باو ببینێ ئەو کەسانە ببینێ هەموو ئەمانە ئەگەر تۆ لەم مناڵەوە محیبەتت دایە باوەشت گرت سۆز و حەنانەتێکی تایبەتیت پێدا ئەمە لێرەوە دەست پێکە تا هەموو بەشەکانی تر یەکێکی تر لەو خاڵانی کە پێویستەوە خەڵک زۆر تەرکیزی لەسەرتاوە تۆ بێ ئاگای لەوەی کە ئەم خەڵکانە چاوێری ئەم ڕفتاری تۆکەن قسەی خۆش و ڕفتاری جوانە من هیچ کاتێک لەگەڵ خەڵکانی قۆشمەچیە لەگەڵ ڕێزمە نیم خەڵکانێک نیم کە مەجلیس گەرمەکەن بەبێ هەواهوان هەوەس یعنی بەبێ بۆی مەبەستێکی تایبەتی بێ مرۆڤ بێ قسە شیرین بێ ڕفتار جوان بێ ئاکار جوان بێ ئەگەر ڕۆژێک دیار نەبی بە شوێن تا بپرسن زۆر باشە مامۆستا ئاراز ئەگەر دوو پرسیارێک کە دوو لایەن بە دوو شێوە بەڵامەکەی وەرگینەوە من چی سفادەیەکەکەم لەوەی لای هەموو کەس خۆشەویست بم بچمە شوێنێک بڵێنێ ئابەخێربێ و ڕووخۆشەکە ها و مەجلیسەکە خۆش بوو یانی چی سفادەیەکەم دەسەکەوێت سەرێشم بۆ دروستە بێیان بە پێچوانە کار ماسانە بێ مەسوولیەتی زیاتم لەسەر دروستە بێ ئەی گەر پێچوانەوە بچمە شوێنێ گەر بڵێن ئەوە ڕەزا تاڵەکەەوە ناشری نازانم ئێسک تاڵەکە جە قەیچەکە چم لە کەنارێک بۆ خۆم دانیشم و دوورەکەمەوە هەنێ بە هەردوو بارەکەیە ئەگەر مرۆڤێکی خوێن شیرین و ڕوحسۆکبی چی و دەسەکەی و چی لە دەزەی بە پێچوانەوە ڕەزا تاڵ و توزانم ئەوەی کۆمەڵێک دەستەواژی ناشرین هەیە بەداخەوە یعنی قازانج و سوودەکانی چیە بۆ ئێمە بتوانین کە باشترین مرۆڤ بین باش پێشەوامان سەرۆرمان درودی خی لێ یەکێک بووە لەو کەسانی کە دایمان بارێکی قورس لەسەرشانی بۆ بۆی ئەم پەیامە پیرۆزە تامڕۆ بگەێنێ ڕاستە بەڵام هیچ کاتێ ڕووی تاڵ نەبووە لە هیچ شوێنەکە ئەوە سلمێنراوە کە هەمیشە ڕووی گەشت بووە ئەم ڕووگەشیە ئیلا حکمەتێکی زۆر گەورەیتیایە باشە ژیان ئەڕاوتی ئێپەڕەجات چ بە خۆشی بێ و چە بە شادی بێ هەموو لە تەمەنی من و تۆ ناڕوە باشە کە مادەم لە تەمەنی من و تۆ ئەڕوا بۆچی بە شادی نەبێ بۆچی بە دڵخۆشی نەبێ بۆچی زۆر جار ئەو ڕۆگوژێت تەنها زەرەری بۆ بەرامبەرمان نییە زۆر جار ئەوە ئەبێتە ناخۆشیێک بۆ خۆمان کە ئابێک بەڕاستی و کەسانی کە ڕویان گرژە عادەتەن بەدەست کۆمەڵە گری دەرونیەوە ئەناڵێن ئەگەر بینە سەر بابەتەکە ئەگەر بێت و کەسێک بێ ڕقی لە کەسێکی تر بێ ئەبێ لە 170 خۆی عزیێت بەتا لە ساسی زەرر بۆ بگەێنێ کەواتە لەسەر پرسیارەکەی جەنابێ ئێمە ئەگەر ئەمە شادی و خۆشی و دڵخۆشی بۆ ئەمەش دڵتەنگی و بێزاری بێ ئایا بەڕاستۆ پێت خۆشە چیتە شوێنێک نەهید لێ بکرێ و پێت بڵێن خۆزگە هەر نەماندیە و نهاتایان ناس بە دوواداچوونی بۆ بکەن ئەمڕۆ ناساغ بووە چەند تەلەفۆنی هاوڕەکانت بۆ هاتووە چەنە لیان پرسی چەند کەس پێیان وتی ئیشەڵا زوو باشەبی خەمیان بوو چیت بۆ بکەین بێن پیاسەیەکت پێ بکەین و لەگەڵ تا گەشتێکی دەرەوە بکەین چەندێکیش گویان نایتێ هەر ئەمە
بۆ خەڵکی نا جارە سوودەکەی بۆ خۆ چەندێکە لە ڕووی دەرونیەوە چەند تۆ ئەنرژی پێیاکەی ئێمە هەمومان زۆر بەمان سەر تەختی بیمارستان نەخۆشخانەیەکمان بینیوە کەوتوین لە جێداگەر لە خەستەخانەش نەبووێتین چەند خۆشەکە دێن بۆ لات بۆ هەمومانە حکمەتی تیانی سی لێ ڕەحم کە ئێستا مامۆستا باسی کرد سەردانی نەخۆش بێگومان ئەگەر ئەم کەسە کەسێکی خراپێ و دەستی چەپمان بێ سەردانی ناکەی ئەسڵن لە ماڵەوە دیقەکە ئەگەر لە بابەتەکە دوور نەکەوینەوە کەواتە چوونە نێو دڵی خەڵکی خۆشویستنی خۆت و خەڵکی پایەی یەکەمی ئارامی ڕۆحە بۆ مرۆڤ ئەم ئارامی ڕۆحە بۆ مرۆڤ تۆ بە ڕۆحێکی ئاسوودەوە ڕۆژ بەڕێەکەی شەوکە خەوی زوڵ مستەمە لە کەس نەکردو و دڵی کەست نێشاندو و ئەگەر کردوتە بوێر بۆ ئازا بە و داوای لێبوردن بکە دان بە هەڵەکەی خۆ تابێت تا خۆت ڕزگارکەی نەک ئەو ئێمە هەمومان هەڵاکەین و هەمومان تووشی گرفتە بین و ژیانیش کێبەرچەیە بەهاش نییە بڵێ ئەمە هیچ بەرز و نزمێکی تێدا نیە ئەم ئارامی دەرونیە کاتێک کە تۆ محیبەت و خۆشەویستی لە نێو خەڵکە هەبوو لە پێگەیەکی بەرزا بوو معریفە و جوانیەکانت اینجاوی بەسەر چاوەیەکی جوان خەڵک ناکوژی خەڵک لە دەست زەرە ناکەن لە زمانت لە چاوت لە هیچ شتێکت باشە ئەی ئەگەر پێچەوانەکەی بێ دامیشە تۆ من ئەگەر کەسێکی شڕ بە جادەکە هەفرۆشێک کە ئەڕۆ بەڕێگایە بەڕاستی ڕاستە ئەوە گرەیەکی دەرونی هەندێک جار خەڵکانێکمان هەیە بە بەردەم ینی بە بەردەوامی کێشە هەیە لەگەڵ خۆتی خۆشیە ئەگەر وابێ من خاڵی دووەم بم کە جەنابە باسی کرد حەزەکەی بمبینی لە دەرەوە بێگومان نەخێر حەزەکەی سەردانی خۆت و خانەوادەکەت بکەم بێگومان نەخێر مرۆڤ وا فێرکراوە مرۆڤی ئەو شاڕێ ڕێگەی کە هەیە و ڕاستەقینەکەی وا فێرکراوە لەو کەسانە نزیبێ کە نەرمونیانن خاوەن سۆزن خاوەن بەزەین خاوەن ڕێزن خاوەن ئاداب و ئەخلاقێکی بەرزی کۆمەڵایەتین ئێمە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە بە بەردەوامی پێویستمان بەیەکە بێ کەواتە مامۆستا ئارازەتوانین بپرسین ئەگەر بێت و نەتوانین لە دڵی بەرامبەر یان باگشتی بەرامبەرەکانمان جێگی خۆمان بکەینەوە مرۆڤێکی ڕۆحسووک و خوێن شیرین بین ڕەنگە زۆر دەرفەت لە دەستبین لە هەلیکارەوە بیگرێت لە خزمەوە لە هاوڕێەوە لە کۆمەڵێک دۆستی باشەوە لە کۆمەڵێک ینی دەیان شتی پێویستی ژیانی ڕۆژانە ئەبی بە مرۆڤێکی نەهی لێکراوە وای بە حاڵی ئەوەی کە خەڵکی شایەتی نادەن لەسەر باشی ئەی بۆ ئەو دنیا چونکە شایەتی دان بەرودراوسێ دۆست و هاوڕێ لەسەر باشی لەسەر هەموو ئەو شتانی کە پێیوەستە بە کۆمەڵگاوە ئەمە بۆ خۆی بۆ ئەو دنیای تریش کە ئێمە بڕوامان پێ هەیە ڕاستە ئەتوانم بەڵم لیستێکی جوانە بۆ تۆ ئەتوانم باشە خەڵکیەکەم برێ خەڵک نزای خێری بۆ بکە و داوای لێ خۆشببوونی لێ بکە لە لای خۆی پەروەردگار یاخود بە نەفرەتی بکە کوامیان یا بڵێم بەڵایەت چی بوو لە کۆمەلگا سەرەتانێ بوو وەرهەمێ بوو خوددا خۆی بە ڕەحمی خۆی بردیەوە نا هەرچی ئەکرێت و هەرچیمان بەرامبەر ئەکرێت ئەفزەلیەت و جوانی جوامێری بۆ ئەوەیە کە تۆ باش بیت بەڵام پێویستە لە نقطەیەکە و خەڵکانی کە خراپەت بەرامبەرەکەن بیان وەستێنی جا لە ڕێگەی خۆتەوەی لە ڕێگەی خەڵکی ترەوەی لە ڕێگەی یاساوەیە هەر چۆنە بێ من حەزم لە مرۆڤی سادەیە بەس حەزم لە مرۆڤی گێل نییە من حەزم لە مرۆڤێکە کە هەڵەیان بەرامبەر کرد داوای لێبوونی کرد لی خۆش بێ وەکە لی خۆش بووی مەیکە بە واهیمە لە دڵ تابێر یا لی خۆشمە بە یا کە خۆش بووی جوامێرانە بەڵە لێت خۆش بوو کاتە مامۆستا هەروە بەس بم قسانی کۆتاییتەوە کە باست لەوە کرد هەنێک کەس هەیە ینی چەندێ بتەوێت لیان نزیک بیتەوە یان خۆ سەرنجیان ڕابکێشی ئەم کەسانە چۆنەڵی نابیتەجی سەرنجیان خۆشەویست نابی لایەن ئایا پێویستەکە ئێمە کە بە دڵی هەموو کەسێک بین کە هەمووان ناچار بکەین ئێمەیان خۆش بێ ینی چەندێ مامەڵی چاک لەگەڵ بەرامبەرەکەمان بکەین هەر بە پێچەوانەوە وڵامان بدرێتەوە من لە سەرەتای بەرنامە وتم ئێمە کارێ ناکەین بۆ ئەوی کە خەڵک ئاسوود دەکەین ئێمە کارێکین بۆی خۆمان ئاسوود دەکەین ئێمە بەچی ئاسوودابین بەڕێز باو پێگەجوانی کە هەمانە باشە ئەگەر کەسێک نەخۆش بێت نەخۆشی درێژخایەنی هەبێ تۆ ماوەیەک عیلاجی ئەیتێ و ماوەیەک دەرمانی پێدەیت و دوای لە بیرەکەی بێگومان نەخێر ئەو کەسێک کە جەناب دەڵێ نەخۆشە جا نەخۆشیێکی دەرونیە نەخۆشیێکی فکریە نەخۆشی چوزانم ڕەزیلیە نەخۆشی حەسادەتە ئەبێت تۆ کۆڵی لێنەدەی کۆڵی لێنەدەی بە شێوەیەکی بەردەوام ئیلاجی ژیرانەی ڕێزی پێدەی چۆن ئەو کەسەی کە نەخۆشە بەردەوام ئەبێت تا
ئەگەر نەخۆشیێکی درێژخایانی هەبێ یا تا تێپەڕێنەی دەرمانەکانی پێ بدەیت ئەبێت تۆ بەردەوام بی مرۆڤ نابێ هیلاک بێ لەگەڵ ئەو کەسانەی کە بە تایبەتی لە خانەوادەکەی و نزیکن و تەبیعەتێکی تایبەت و جیاوازیە مرۆڤی ژیر و عەقڵەوەی لەگەڵ خەڵکانێک هەڵەکە کە بە تەواوەتی پێچەوانەی تۆیە کە بە تەواوەتی ئاکار و ڕفتارەکانی لەگەڵ کۆمەڵگایە یەک ناگرێتەوە من کە لەسەر چۆپی بووم تۆم بۆ چییە کوردوتەنی واڵێ کاتێک لە گاوانی بوو مەرە دەستم بگرە من کاتێک ئەو بەڕێزە خۆی پڕە لە جوانی پڕە لە جوامێری پڕە لە ژیری ڕەنگە من و تۆ بە سڵایەکمان پێویست بێ لەگەڵا بکەین بەس ئەو کاتێک کە بێتاقەت بوو ئەو کاتێک کە کەسی قوبڵ نەبوو ئەو کاتێک کە نەخۆی ئەچوە دڵی خەڵکەوە و نە خەڵکیشی ئەخستە دڵی خۆی ئەبێت تۆ چی بکەیت ئەبێت تۆ هاوکاریکەی ئەبێت تۆ تێی بگەێنی نمونەیەکی جوان بی بۆ ئەو کەس جا بە کردار و ڕفتاری خۆتە جا بە هاوکاریکردنیەتی بە خوێندنەوەی چەند پەرتووکێکی تایبەت لەو بوارەدا بە بردنیەتی بۆ لای دکتۆر و پزیشکی دەرونی ئێمە هەندێک جار شوێنێکمانێشە یەکسەر ڕاکەین بەڵام کە ڕۆحمانێشێ ناچین بەدەمیەوە پێمان ئای بچین بە دکتۆرێکی دەرونی بڵێن بابە هیلاکین ماندوین چی بکەین تۆ زەقسەمان بکە لەگەڵ کەسێک کە لە بواری گەشە پێدانی مرۆڤی قسە ئوستازە و لەو بوارە ئیشەکان ناچین بڵێن کاکەوەرە بە سی خولەک پێکەوە قسە بکەین یەکێکی تر لەوەی کە تۆ ئەتوانی پێ بچیتە دڵی خەڵکی و ئەوەیەکە ئارام بگرە لەو کاتێک کە کەسێک قسەت بۆکە هەرگیز نابێ قسەی پێ ببڕێ لێگەڕە قسەکانی باتەواو بکە با خۆی خاڵی بکاتەوە ئەو پێویستی بە تۆ پێویستت بەو نییە ئەو پێویستە ئەگەر بتەوێت جوان دەرکەوی لە لای کەسێک ئەگەر بتەوێت خۆشەویست بی لە لای کەسێک ئەوەندە کات و مەودای پێ بدە ئەگەر تەنانەت تۆ بێزاریش بی هەر قسەی پێ بڕە تا خۆی کۆتایی بە قسەکانیێنێ جا لەو کاتەیە مەڵە تۆ هەڵەت کرد مەڵە تۆ عیبەت کرد وەرە با منیش ڕێی خۆمت پێ بڵێ زۆر سپاس کاتمان وەڵام من دوو پرسیارم ماوە مادام بە هەردووکی بە خێرایی بکەمەوە ساراست ئەتوانیم بڵێن هێشتا درەنگ نەبووە لە هەر قۆناغی بین بۆ ئەو مرۆڤ جوانە بین ئەمە یەک دووش زۆر جار هەڵەت هەیەگەین لەوەی خۆمان شیرین کەین لە بەرامبەر دڵەکانی بەرامبەر مرۆڤەکانی دوور بچین دڵی خەڵکەوە خۆ بچووکردنەوە ڕەنگە ئەوەی پێویستە من ڕێزی بگرم و جارێ بچمە دڵیەوە وازم بێناوە ڕەنگە دەهەنگاوێک دوور کەوتبێتمەوە هەم بە هەڵە بچم هەم مرۆڤێکی هەڵم هەڵبژار بێ بۆی خۆمی لەلا شیرین کەم پرسیار یەکەم هیچ شتێک لەوەی کە دەنگاوی بۆ بنەی درەنگی هیچ شتێک لە یەکێک لە کتێبەکانی ئیبراهیم فەقێ خوێنمەوە پیاوێک لە تەمەنی 70 ساڵەکان ئەویست پێم وایە دکتۆرا بێنێت وابزانام ماجستەر بێنێت پێم وایە پێی وتی تەمەنی چەندوتی 70 ساڵوتی 4 ساڵی تر تەمەنی چەندی 74 ساڵوتی ئەگەر بخوێنی تەمەنە زیاکایەکە مەکاو هەر نابێ بە 74 وتی بە هەربێ بە 74 کەواتە بخوێنە تۆ هەر ئەبی بە 74 بۆ ئەمەی تریش هەر هەنگاوێک کە تۆ ئەتەوێ محیبەتێک دەست بکەوێ کە ئەتەوێ زیاتر خۆت خۆشەویستکەیت کە ئەتەوێ خۆت چاک بکەیت درەنگ نییە مرۆڤ یەک سانی بمێنێ لە ژیانە ئەتوانێت چاکە بەرهەم بێنێەوە بەخشیشی بکاتەوە بیدا بە خەڵکی خاڵی دووەم ئەو مەودایە کە تۆ دادناوە یا ئەو خۆبچووکردنەوەی کە تۆ ئێڵێ ئینسانە بێ پێشتر لەگەڵ خۆی قسە بکە پێشتر لەگەڵ خۆت قسە بکە ئایا ئەمما مەسا بە ڕێزەی هاوڕێم شایانی ئەوەیە من هەموو قوربانی بۆ بدەم یان ئەبێت زووتر قوربانی بۆ بدەم ئێمە زۆر جار تیرێک هەیە کە من لە زۆر جار لە بەرنامەکانمە باسیەکەم ئەوژەوەیە تیری ژەهراوی دەستی هاوڕەکانمانە کە لە پشتۆ لێمانە درێ ماوەیەکی زۆر متمانت بە منە هەموو گیر و گرفت و کێشەکان لە من باسەکەی دوایی ڕێک لەو نقطەی ئادەم کە تۆ بۆ من باس کرد و پێت ئەفرۆشمەوە و ئازارت پێدەم بۆیە هەندێک جار بە مەقەیتکردنی وەکو ئەڵێن یا بە بەهێشتنەوەی ئەوە بە شێوەیەکی دیاریکراو کە ناوێری لەگەڵ هەموو کەسێک کاتێک هەڵبی ئەو ئەم ڕۆژگارێکەوەی کردو بەداخەوە سپاس مامۆستا ڕاستپێنجێنی ڕانەری گەشەپێدانی مرۆیی ئەمڕۆ لە تەوری دوم لەگەڵمانەوە زۆر سپاس بۆ زانیاریەکان هیوادارین وەڵایزان چینە لای ناوڕێک و دواتە لەگەڵتان بەردەوام تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوە فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و سەڵدە پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە
شایەنی ماڵی تۆیە. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و لەدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە. ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت. بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دەهێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم. کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. ڕەشەبامەوە ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرە داگیرسێنە. کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بڕگەیەکمان هەیە بڕگەی زانیاریە لەسەر سوودەکانی نانیجۆ با بزانین سوودەکانی نانیجۆ چین پێکەوە بینەری ئەو زانیاریانە دەبێت. سوودەکانی نانیجۆ بەشێکی زۆر لە خەڵکی نانیجۆ دەخۆن لە جیاتی نانی گەنم. هەندێکیان بەهۆی زۆری کێشیانەوە، هەندێکی دیکەش بە هۆکاری دیکەوە. هەروەها خواردنی نانیجۆ بە تەندروستتر دادنرێت چونکە جۆ پێکهاتەی خۆراکی گرنگی تێدایە. ماڵپەڕی بلاک ئەندمی لە بابەتێکیدا سوودەکانی خواردنی نانیجۆی خستۆتە ڕوو بۆ تەندروستی جەستەی مرۆڤ بەهۆی هەبوونی بڕێکی زۆر لە پرۆتین و بەهای خۆراکی بەسوود. جۆ ڕۆڵی هەیە بۆ پتەوکردنی بۆریەکانی خوێن و بەهێزکردنی ئێسک و جومگەکان بەهۆی هەبوونی بڕێکی باش لە کانزاکانی کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، پۆتاسیۆم، سیلینیۆم. جۆ دەوڵەمەندە بە ڤیتامین A، B1، B2، B6، B12 و C و D و E و K بەمەش سوودێکی زۆر دەگەیەنێت بە جەستە. جۆ ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ پاراستن و بەهێزکردنی کۆئەندامی هەرس و سیستەمی هەرسکردن. جۆ دڵ لە نەخۆشی دەپارێزێت بەهۆی بەهێزکردنی بۆریەکانی خوێن و نەبوونی چەوری لە نانی جۆدا. جۆ ڕۆڵی هەیە لە دابەزاندنی کۆلسترۆڵ و جێگیرکردنی ئاستی شەکری ناو خوێن.
بەڵێزان لە بەشی سێهەمی پرۆگرامەکەمان باس لە دۆزینەوەی هەلی کار دەرفەتی کارکردنەکەین یان چۆن بتوانین وا بکەین ئێمە هەلی کارمان دەستکەوێت جا کەسانێک بۆ مام دۆزنەوە یان خۆمان بەرمەبنای ئەو پسپۆڕەی هەمانە سوود لە ئەزمون و هەروەها کاری خۆمان وەربگرین بۆ قسە و گفتوگۆکردن لە سەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مستەفا هونەر مامۆستا لە پەیمانگای تەکنیکی هەولێر ڕاستەخۆ لە ستۆدیەکان لە هەولێرەوە لەگەڵمانە مامۆستا سڵای خوات لێبێ ئەوم کاتت باش ئەگەر لەوە دەست پێ بکەم باشترین تەکنیک و ڕێکارەکان بۆ کەسێک کە هەلی کاری لە ئێستایا نییە وەروە کاری نییە بێوێ هەلی کاری دەستکەوێت دەرفەتی کار بۆ خۆی بدۆزێتەوە چین سلااو لە بەڕێزیشتان بنای خی گەورە و میهرەبان گرنگترین بابەتمانەیە کە هەلی کارە چکە هۆکارێکی زۆر زۆر گرنگە بۆ پێشکەوتن و با بڵێن بەرەو پێشچوونی کۆمەڵگە لەبەرەوەی ئەوە پێویستە بەڕاستی کە هەلی کار بۆ هەموو تاکێکی گەنجی وڵاتدا بندرێ زۆر باشە مامۆستا هونەر ئەگەر باس لەوە بکەین ئێمە چۆن بتوانین هەلی کار بدۆزینەوە تا بۆکو باست کرد زۆر گرنگە هەموو کەس هەلی کاری هەبێ یاخود کار بک بۆی بتوانێت ژیانێکی نۆرماڵیان ڕەنگە کۆمەڵێک کەسی تریش لەسەر شانی بێ ڕێکارەکان ڕێگاکانی چۆنیەتی دۆزینەوەی هەلی کار لە کوردستان بەگشتی باسکەنەوەی زیاتر ئێمە ڕەنگە باز لە کۆمەلگای کوردی بکەین ئێمە چۆن هەلی کارمان دەست بکەوێت بەڵێ هەنگاوەکانی هەلی کار بە کۆمەڵێک با بڵێن تەوەردا دەڕوات سەرەتا ئێمە پێش بینە سەرەوە بابەتە خۆتان دەزانن دوای 2012 و 2013 کە لە ناکاو لە باردۆخی کاتوونە باردۆخێک پێش ئەو کاتە لە باردۆخێک بووین کە هەمومان پێویستمان بە یاخود پشتمان بە کەرتی گشتی دەبەست بەڵام دوای ئەمە هاتوونە کەرتی تایبەت پێویستە فۆکەسی کولی بخەینە سەر کەرتی تایبەت ئەوەش بە کۆمەڵێک هەنگاو دەڕات وەکو عریزە نابدانم کرد لێرە چۆنە سەرەتا بە ئیمێل دەست پێ دەکات ناونیشانێکی ئیمێلیت باش دەبێت ناوێکی ئیمێلت فەرمی هەبێت سیڤیەکی پوختە و باش بۆ نمونە بنووسی کە چۆن تەقدیم دەکەی لە جۆب ئینتەرویو لە مقابلە چۆن قسە لەگەڵ HR دەکەی کاتێک کۆنتراکت دەکەی کاتێک دەست بە ئیش دەکەی ئەو هەنگاوانە یعنی بەڕاستی هەر هەنگاوی کاتی خۆی زۆر زۆر دەستە بۆ نمونە تەنها بۆ بابەتی دروستکردنی CV ئەوە محازەرەی 4 ساعت 5 ساعتیش زۆر کافی نییە لەسەری بەڵام بەگشتی ئەو هەنگاوەکانە زۆر باشە ئەو توانانە چین کە پێویستە لە خۆمانە پەرەی پێ بدەین بۆ ئەوەی کە هەلی کارێکی گونجاو بۆ بواری کە خۆمان حەزەکەین کاری تیا بکەین دەستمان بکەوێت ئێستا لە دنیا زۆر گرنگی دەدرێت بە فێربوونی زمان و کۆمەڵێک وانەکانی کۆمپیوتەر و زانیاری تەکنۆلۆژیە و ئەم بابەتانە ئایا بەڕاستی گرنگم بۆ بەدەستهێنانی هەلی کار؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەوە دەتوانین بڵێن گرنگترین بابەتە لەبەرەوەی گەورەترین کێشە ئێستا وای لە هاتووە فرێش گراجویتە تازە تەخەڕوجی کردووە لەماکە دەیت ئەزمموی نییە ئەوە گوناحی نیە ئەو گەنجە دەڵێ من تەخەڕوجم کردووە من دەرچی کۆلێژم یاخود پەیمانگام کوا لەکوێ کار بەدەست بێنم هەموو کۆمپانیا و ڕێکخرا و با بڵێن دەستگاکانیش داوای ئەزمون دەکەن بەلایانی کەم ساڵێک 2 ساڵ ئەزمون دەکەم جگە لە با بڵێن زمان و کۆمپیوتەر و ئەو بابەتانە لەبەرەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد بەڵێ بەدڵنیاییەوە هۆکارێکە بۆەوەی گەنج بتوانێت چۆن کاری دەست دەکەوێت بابەتی زمانە بابەتی کۆمپیوتەرە یاخود خولەکانی پیشەیە کاتە مامۆستا جیاوازی هەلی کاری پێشتر لەگەڵ ئێستا دەتوانین بڵین بە هۆی گۆڕانی سەردەمەوەیە بۆچی گەنجانی ئێمە ناتوان هەلی کاری گونجایان دەست بکەوێت وەک دەزانین هەرێمی کوردستان و عێراقیش بەگشتی هەلی کار زۆر زۆر کەمانی گەنجانمان بێکارن هۆکاری ئێمە بۆچی گەڕێنیتەوە بەڵێ هۆکارەکەی چۆنە سەرەتا هەلی کار کەم نییە بە پێچوانەوە هەلی کار زۆر زۆرە بەڵام لێک تێنەگەیشتێکەیە لە نێوان سێ جیاتە لە نێوان با بڵێن یاساکانی وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیە و ئەو گەنجانەی خۆمان کە بێکارن نەک هەمویان هەندێکیان لەگەڵ کۆمپانیەکانە لێرە ئەمە بیت شێک ناتوانین کۆمپانیەکان بە خانە خوێ ناو بین لەبەرەوەی ئەو کۆمپانیایە بەپی ئەو یاسایی بۆی داڕێژراوە مامەڵە دەکا اینجا لەگەڵ کارمەندەکەیتی یاخود لەگەڵ کۆمپانیەکانی تر بێت ئەو با بڵێن ئەو یاسانی کە وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی بۆی داڕێژراوە باشە ئێمە ناتوانین بڵین لە هەرێمی کوردستان وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی یاسا دابنێ یاخود یاسا ئەوە بابەتێکی زۆر و تەشریعی زۆری دەوێت دەنگدانی پەرلەمانی دەوێت ئیتر بەڵام دەتوانی ڕێنمای دەربکات چۆن خۆی وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی
بە پێی یاسای عێراقی دەڕوە لەسەر یاسای دەستوری عێراقی دەڕوە بەڵام دەتوانێت ڕوونکردنەوە بدە دەتوانێت با بڵێن تعلیمات دەربخە لە بەوەی چۆن زۆرترین گەنج ببێتە خاوەن کاری خۆیان لە هەمان کاتیشدا پێویستە عەفو بکەی گەنجەکان گرنگیشی زۆر بە خۆیان بدەن چۆنە لە کاتێک لە کۆلێژ یاخود لە پەیمانگایە هەندێک کات یعنی هەموو کاتەکان تەرخان نەکا بۆ بابەتی خوێندن ببوورە ینی کە ئەو قسە دەکەین بەداخەوە کە ئێستا ئاستی خوێندن لە هەرێمی کوردستان ئێمە باز بکەین بەو شێوەیە نییە بەڕاستی لەبەرەوەی هەندێک کات تێدا بەفیرۆ دەچێت کەواتە ئەو کاتێک کە لە جیاتیەوەی بەفیرۆ بدە پێویستە بیقۆزێتەوە ئەویش بەچی بە دوو شێوە یەک کاری خۆبەخشی بکات واتە ڤۆڵینتیر ئەوەی دیکە زۆر بەشداری لە خولە پیشەیی کەم بکات واتە دەوراتی میهێنی کاتێک ئەوە تەخەڕوز دەکات دەردەچێت ئەزمونێکی زۆری دەبێتە خاوەن بڕوانامی پیشەی خۆی جگە لە خاوەن بڕوانامی ئەکادمی خۆی کە بە کەلۆریۆس یاخود دیبلۆمایە لەبەر ئەوەی ئەوە دەبێتە باشترین چارەسەر بۆ گەنجانی خۆمان کاتێک گەنجان چۆن ئیستیغلالی بابەتێکی بکەین ئەگەر بینە سەر جێتەوەی ئەگەر بۆ نمونە وەزارەت یاخود لایەنی حکوومەت چۆن چارەسەری ئەو کێشانە بکات ئەوە پێویستە بەڕاستی ئێمە لەبەرەوەی ئەمە ئاماژەمان کردبەوەی کە سەرەتا لە 2012 و 2013 ئەو کاتانە هەمومان پشتمان بەکەرتی گشتی دەبەست لە ناکەوە هاتووینە و بارودۆخی ینی هەوڵاتی ناحەقی نییە لە ناکەوە هاتوتەوە بارودۆخی چۆن لە وەزعەکە تێبگەم باشە کەواتە لێرە حکوومەت گرنگترین شت چی بکە یاخود دەتوانم بڵێم وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی هەماهەنگی بکات لەگەڵ وەزارەتی خوێنی باڵا چۆن وانەمان هەیە بەناوی جەنەڕاڵ ئینگلیشە بەناوی ئەکادمیک دیبیتە بەناوی با بڵێن کوردۆلۆجیە دەبێت دەرسێکی ژوا دابدرێ بەناوی جۆب هەنتینگ واتە ڕاوکردنی کار چۆن کار بەدەستدێنی ینی ئەو گەنجەی کاتێک قوتابیە تەخەڕوز دەکا فول معلوماتی هەیە کاتێک کە تەخەڕوز دەکا بەڵام ئێمە بەداخەوە کە گەنجە تەخەڕوزی کردو ناحەقیشی نییە یعنی دوای چەند ساڵێک نازانی مانای سیڤی چییە نازانی سیڤی چۆن دابڕێژی نازانی چۆن بینوسی دروستی بکە ینی ئەوە ئەو هۆکارانەی تێدا دەکەوێت بەڵێ بەڕای من باشترین چارەسەر چییە کە دەرسێک زیاد بکرێت ئیزافە بکرێت بەناوی جۆب هەنتینگ لە هەموو زانکۆکان و پەیمانگەکانی هەرێمی کوردستان ئەوە لە ڕووی با بڵێن حکوومەت چۆن چارەسەر بکات مامۆستا زۆر جار گەنجان دەبیستین کە دەڵێن ئێمە زۆر توانامان هەیە سەرڕای ئەوە ناتوانین هەلی کار بدۆزینەوە ئایا ئەمە هۆکاریەوەی کە خۆمان ڕێگیری ڕێگەکە نازانین بە شێوەیەکی دروست ناتوانین هەلی کار بدۆزینەوە یاخود هەر بەڕاستی هەلی کار وەکو ئاماژە و پێیا کەوتە هەلی کار زۆرە ئایا بەڕاستی هەلی کار زۆرە کەواتە بۆچی گەنجان سەرڕای ئەو توانانەیە کە هەیەە وەک دەبینین زۆر بواریشیان بۆ فەراهەم کراوە لە ئێستا فێربوونی زمان و کۆمەڵێک لە کارامەیەکان زۆر ئاسان بۆ گەنجان هۆکاری چیە کە هەلی کاریان دەست ناکەوێت بەڵێ وەکو بە جەنابتانم گوت هەلی کار بەڵێ بە دڵنیاییەوە زۆرە خۆم ئێستا کۆمەڵێک بابرێنی کارمەندم پێویستە لە بەڕێوەبەری گشتی تاوەکو کارمەندی پاکەرەوەش بە پێی پۆزیشنەکان ئەو ئێستا حالیان ئەوەی کە تێدا باسی دەکەم خۆی هۆکارەکان چییە کاتێک گەنجێکە یعنی تەخەڕوز دەکات تازە وەکو عریض جەنابتانم کرد ئەزمونێکی وای نییە باشە زمان بەو شێوەیە نازانێ یاخود بابەتەکانی کۆمپیوتەر و ئەو سکیلانی تێدا بەدی ناکرێت لە هەمان کاتدا خاوەن کۆمپانیا قبولی ناکە و ناوێت لەبەر ئەوەی هەموو خاوەن کۆمپانیایەک هەموو بەڕێوەبەرێک هەموو HR کەسێکیان دەوێت فیت بە پۆزیشنەکە کەسێکیان دەوێت زۆر باش بێ کەسێکمان هەیە بۆ نمونە زۆر باشە بەڵام لەو باشتر هەیە بە دڵنیا بە و باشترینەکە لێرە تێدا هەڵدەبژێری وەکو ئەوەی ئەو خاڵشکە تێدا باسم کرد هەلی کار زۆرە بەڵام لێرە چۆن دەقۆزرێتەوە لێرە چۆن دەبنە خاوەنکاری خۆیان گەنجەکان ئەم دووبارەی دەکەمەوە گەنج لەلایەن جیهەتی خۆی باشە لەلایەنی خۆی ئەنی ئێستامەوە دادنین کە بابەتەکە چارەسەر ناکرێت ئێکەواتە خۆت پێویستە هەوڵ بدەیت باشە کاتێک لە کۆلێژی یاخود لە پەیمانگای هەندێک کات دەبێت تەرخان بکەین بە خولەکانی پیشەیی بە خولەکانی زمانە بەکاری خۆبەخشی با بڵێن عیلاقات زۆر گرنگە دەور دەبینی تاوەکو تەخەڕوز دەکەی دەبی خاوەنکاری خۆت و بگرە لەوەی پێشەوەی دەبی خاوەنکاری خۆت و نمونەشمان زۆرە ئاماژەم پێکرد حکوومەت پێویستە کە دڵێن حکوومەت واتە وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لێ بەڵێ
ویستمەوەت لە پرسماوەسا وەکو پسپۆڕێک لە بوارەکەیە ڕەنگە خوێندکارێک توانی بێتی لە ماوەی 4 ساڵی کۆلێژ یا خۆ 2 ساڵی پەیمانگا کۆمەڵێک پسپۆڕی جیاوازمان هەیە لە کارگێڕیە ژمێریاریە یان با بڵێن کۆلێژەکان زمانی کوردیە زمانی عربیە جوگرافیا و مێژوو بە شێوەیەکی گشتی زانستە مرۆڤایەتیەکان کۆمەڵێک بابەتی قانونی و یاسایی بەڵام لە کۆتایی ئەم گەنجە هەرام دەیتوانیوە فریای ئەمە بکەوێت لە ئەدەبیاتی کوردی و ڕێزمانی کوردی شارەزا بێ یاساکانی وەرگرتنی کار لە هەرێمی کوردستان گرفتیان هەیە یعنی من بەچی ڕاستەخۆ زمانی عربی و ئینگلیزی و 3-4 پرۆگرامی زۆر وردی کۆمپیوتەر من شارەزا بم لەبەرەوەی لە شوێنە وەربگیرێم لە کاتێکە ئەمە پسپۆڕیەکەم و بابەتەکەم لە شوێنێکی ترە دەرفەتیش کار بۆ من نییە یعنی گرفتەکە لەو منهەجەیە ئەی خوێنیت لەو پرۆگرامی خوێندنێ دانراوە یان لەو یاسایانەیە دانراوە بۆ وەرگرتنی هەلی کار ینی بۆچی ئەبێ وەرگرتنی هەلی کار بەلایانی کەمەوە 3-4 زمان بزانیت لە کاتێکە نیوەی کوردستان پسپۆڕیەکانی پەیوەندی بە زمانەکانی یان هەنە ئیش هەر بڕوا بکە پێویستیشی پێ نەبێ ڕەنگە بەڵێ خۆی لێرە دەچێتەوە سەر ئەو کەسەی ئەو گەنجەی کە چی تاوا کردووە بەپێی سێکتەرە جیاوازەکان بۆ نمونە سێکتەری مێدیکەڵمان هەیە باشە لە کۆلێژە پزیشکیەکان ئەندازیاریمان هەیە با بڵین زانستەکانمان هەیە زانستە سیاسیەکانمان هەیە یاسامان هەیە ئێمە دووبارەی دەکەینەوە ناتوانین بڵین هەرێمی کوردستانی یاسا دابنێ لەبەرەوەی ئێمە ئۆڕێدی لەسەر یاسای کاروباری عێراقی دەڕۆین باشە بەڵام دەکرێت ئاماژەی پێ دەکرێت ڕوونکردنەوە بدرێت لەسەری دەکرێت تعلیمات بدرێت لەسەری کە چۆن کارەکان بکرێت خۆی بابەتی زمان کە دەڵێ پێویستە 2 زمان 3 زمان بزانی لەعنی لەوانەیە لاندێک شوێن بۆ نمونە پێویستیشی پێ نەبێت بەڵام فێربوونی زمان زانینی زمان لەلایەن کەسێک پێناسی ئەو کەسە دەکات کە ئەزمموی زۆر باشە کە شارەزایە هەر کەسێکیش نەفەری هەتا زیرەک و هەتا شارەزای هەبێت کەسێکی دیکە وەرناگرێت دەربارەی ئەو بابەتەکەی دیکە کە گوتت بۆ نمونە لە خەریجی زمانی کوردیە یاخود زانستە سیاسیەکانە بەڵام لە فیلدی خۆی کار ناکات ئەو لێرە دووبارە دەبێت وەزارەتەکان هەماهەنگی بکەن بۆ نمونە وەزارەتی تەندروستی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا ئەوانە هەموو هەماهەنگی بکەن لەگەڵ وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی چۆنە لێرە کێشەیە گەورەکە چییە کە ئێمە بێگانەمان زۆرە بەداخەوە بەپی یاسایی جیهانیش کە دەڵێ 1970 لە هەندێک وڵاتدا 1975 لە هەندێک وڵاتیش 1970 دەبێت لۆکەڵی بێت خەڵکی خۆمانە بێت ئەوەی تر دەمێنێتەوە 1925 یاخود سیە ئەوە دەبێت خەڵکی بێگانە بێت کاتێک خەڵکی بێگانەش دەچێتە سەرکار نابێت لەو پۆستە بەرزەکانی بدرێتێ ئەگەر بۆ نمونە کۆمپانیایەک دانرا ستا تەکنەلۆژیا پێشکەوتووە کۆمپانیایەک دامەزرا لە هەرێمی کوردستان لە ڕووی کوالیتی و زۆر پێشکەوتو زۆر ئاسایی ئەگەر بۆ نمونە کوردی خۆمە نەیتوانی بەڕێ بە لێرە هاوڵاتی بێگانەکە پۆستێکی بەرز دەدرێتە بۆ نمونە بەڕێوبەری گشتیە لێرە 3 مەرجی بۆ دانراوە یەکەم دەبێت جێگرەکەی هاوڵاتیە کوردەکە بێت واتە لۆکالیەکە بێت دووەمینیان دەبێت بۆ ماوەی 3 ساڵ بەردەوام بێت ناکرێت زیاتر لەبەرەوەی دوای ئەو 3 ساڵە ئەزمونێکی زۆر باش پیدا دەکات ئەو جێگرەی کە با بڵێن هاوڵاتە کوردیەکەیە ئەوەی سێمینیان ئەو موچەی بۆی دابین کراوە ئەو موچی بۆ دابین کراوە ناکرێت 100% بۆ خۆی بێت لەبەر ئەوەی ئەوە هاوڵاتێکی بێگانەیە لە وڵاتێکی دیکە هاتووە ناکرێت لە خێروبێری ئەو وڵاتە 100% بۆ خۆی بێت یاخود پارەکە تەحویل دەکا بۆ وڵاتی خۆی و بۆ کەسانی خۆی دەبێت ڕێژەیەکی زۆر نیوە کەمتر پێم وابی 100 لە بە پەیوەندێک یاسا دەبێت 100 موچەکەی بۆ حکوومەت بگەڕێتەوە یاخود بۆ دەستگاکە بگەڕێتەوە ئەوە لەو حالەتەی ئێمە کە مامەڵە دەکەین لەگەڵ کار لەگەڵ وەرگرتنی کارمەندە کەواتە ئەو هەنگاوانە ئەگەر جێبەجێ بکرێت ئەوە بەدڵنیایی و چارەسەرێکی زۆر باش دەبێت حکوومەتیش ئەو لۆدێکی زۆری لەسەر کە ساڵانە چەند 100,000 کەس تەخەڕوز دەکات لە زانکۆپی مانگاکان هەمویان بێکارن هەمویان هەممان کێشیان هەیە گەورەترین کێشە ئەوەیە کە دەڵێ من ئەزمونم نییە بەڵێ ئەزمموی نییە چۆن لە کارێک وەردەگیرێ خۆم جەنابەت هەر کەسێکی دیکە کۆمپانیایەکی هەبێت بەدڵنیاییەوە کەسێکی ئەزمونداری دەبێت وەک لەوەی کە فرێش گراجویت بێت بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە وەزارەتی بەڵێن خوێندنی باڵا هەماهەنگی بکات لەگەڵ وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی کە بەڵێن ئەو وانەیە زیاد بکرێت سەرەتا
لە هەمان کاتدا من ئاماژەم بۆ کرد دەبێت وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆش ئەوان لەبەرچی بەڵام مامۆستا مستەفا یعنی تەندروستی کە سیر دەکەین دکتۆرەکانیان یعنی لە وڵاتی دیکە هاتوونە ئەوە کێشەیە بەڕاستی ئێمە هەتا دکتۆری خۆمان هەبێت ئێمە هەتاوەکو کارمەندی خۆمان هەبێت بێت شوێک پێویست ناکە پشت بە کارمەندانی دەرەوە بەستین بە تایبەتی مدیکال فیلد یعنی ئەمە دکتۆری زۆر زیرەکیشمان هەیە کە بەداخەوە لە کۆمەڵێک لە ڕێکخراوەکان دەبینین دکتۆری بێگانە هاتووە ینی بگرە لەوەی لە وڵاتی دراوسێش هاتووە نەک بڵین لە وڵاتێکی زۆر پێشکەوتووەکو ئەمریکا و ئەڵمانیا هەر لە وڵاتانی دراوسێش هاتووە ئەوەیە کەواتە ئەوە دەبێت وەزارەتی تەندروستی هەندێک ڕێنمایی دەربکە لەگەڵ وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە گرنگی بە هاوڵاتیانی لۆکاڵ بدرێت لە هەمان کاتدا بۆچی گوتم وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی ئێمە کێشەی گەورەمان چۆنە کارمەندێک یەکجار زۆر بێگانەمان هەیە خەڵک کە دەڵێ کارمەندی بێگانەمانێ بەڵە کارمەندی بێگانەمان زۆر بەڵام مامۆستا مستەفا کێشەکە لە هەر خودی ئەو وەزارەتانە خۆیانن کێشەکە لە خودی حکوومەت خۆیەتی یعنی پسپۆڕیەکان لە هەرێمی کوردستان گرنگیان پێنادرێ پسپۆڕیەکان لە هەرێمی کوردستان گرنگیان پێنادرێ ینی هەر خودی وەزارەتەکان و حکوومەتە وای کردووە خواز لەسەر کۆمەڵێک بەشی پزیشکی زۆر بێ لە کاتێکا بەشە پزیشکەکان بەشی خزمەتگوزارین بەشی خەدەمین ینی هەموو بەشە فکری و پەروەردەیەکان فرامۆش کراون یعنی وەکوی هەمووی کوردستان با ببێ بە پزیشک یا یەک دوو ئەندازیان لاگی تریشەوە ئێمە گرفتمان لە یاساکان هەیە بۆیە خەڵک تەماعی لە کەرتی حکومیە باز لە کەرتی تایبەت هێناوە چونکە یاسایەک نییە بیپارێزێ یەکەم زۆر بە ئاسانی دەرەکرێت لەلایەن خاوەنکارەکەیەوە یان کۆمپانیای زەبەلاح و گەورەیمان هەیە لەم هەرێمی کوردستانەیە خانمانێکە باڵاپۆش بن وەریان ناگرێت لە چی یاسا و قانونێکە هەیە تۆ خۆت بێ یاسایەک دانێ بۆ کۆمپانیاکەی خۆت باڵاپۆش وەرناگرم ئەگەر هەموو تایبەتمەندیەکانیشی تێدا بێ فڵان تایبەتمەندی نەبێ دەیان نمونە و بەڵگە هەیە و شایەتمان هەیە و لێرەش میوانمان هەبووە واتە ئەمە لە هەرێمی کوردستان گرفت هەر خودی وەزارەتەکان خۆیان کێشان نەبوونی یاساکەش کێشەیە ئیدی ئێمە چۆن بتوانی کار بدۆزینەوە بەڵێ ئێمە ناتوانین بڵین 100% هەڵە با بڵین لە زمنی وەزارەتەکان یاخود لە حکوومەتە پێویستە پێداچنەوە بە خۆشماندا بکەین یعنی لەبەر ئەوەی کاتێک کەسێک کە تازە دەردەچێت حتا ئەزممویشی هەبێت بەڵام ئەزمونونەکەی بەو شێوەیە نەبێت هەموو کۆمپانیایە کار بۆ دەکات کە کارمەندێک بێنێ فیت بە پۆزیشنەکە بێت ئۆکێ کارمەندێک بێنێ ئەزموندارێکی زۆر باش بێت و شارەزا بێت لەو بوارە بۆ بابەتی ئەوەی وەزارەتەکان کە باسم کرد من دووبارەی دەکەمەوە ئێمە لە ناکاو هاتوونی ئەو بارودۆخە کەواتە حکوومەت دەبێت یارمەتی دەربێت لە هەمان کاتدا هاوڵاتی دووجار دەبێت یارمەتی دەربێت چۆنە حکوومەت ئەوەی کە پێشتر باسمان کرد دەبێت بۆ نمونە ئەو کرێکارانە لێ نەگەڕێت ئیجازیان پێ نەدات کە 3 مانگ ئیقامەیان هەیە ئەوانە نابێت ڕێگەیان پێ بدرێت کار بکەن ئەوە بە نسبەت کرێکارە بیانیەکان هەموو دەبێت ئیقامی ساڵێکیان هەبێت ئەویش بە یاسا و نەک لە چوارچەوەی یاساکان بچێتە دەرەوە کە باسمان کرد 120 بێت یاخود 25 یاخود 30 بێت لە هەمان کاتدا هاوڵاتیان دەبێت زۆر یارمەتی دەربن ینی ئێستا وای لێ هاتووە گەنجانی خۆمان کاتیان زیاتر بۆ شتی دیکە بەسەر دەبن کاتێکە لە کۆلێژی یاخود لە پەیمانگای باوەڕ ناکەم ئەوەندەی خەریکی مۆبایل و سناپچات و خەریکی گەیمینگ و بە هەر بابەتێک بێ خەریکی خوێندنەکە نییە ینی ئاستی زانستەکە وای لاتۆ ئێمە ئەو با بڵێن من لە جێتێکی حکومی نیم ناتوانم بڵێم پێویستە چی بکەوت چینەکە ئیتر ئەوە وەزارەتە شتەکانی داڕێشتووە ئاستی خوێندن چۆنە لێرە بەڵام بۆچی وتم هاوڵاتی پێویستە دووجار یارمەتی دەربێت دووجار هەنگاو بنێت هاوڵاتی پێویستە ئەو کاتە بقۆزێتەوە ئەو کاتە بە کاتێکی زیێڕین وەربگرێت ینی لە ماوەی ئەو 4 ساڵە یاخود 2 ساڵە گەر سەر بە پەیمانگە 2 ساڵیەکان بێت یاخود 5 ساڵیەکان دەبێت ئەو هەڵە بقۆزێتەوە ئەو کاتە بە فیرۆ نەدات گرنگی زۆر گرنگی بدات بە خولە پیشەیەکان گرنگی بدات بە زمان گرنگی بدات بە کاری خۆبەخشی کاتێکە باسی کاری خۆبەخشی دەکەم تەنها لە کاتی خوێندن کاری خۆبەخشی بکەن کە نەک تەخەڕوجت کرد ئیتر بڵێ من کاری خۆبەخشی دەکەم و هاتە چەند ساڵێک و دوای بێ ئەنجام بێت لێرە دەبێتە چێشە ئێستا خۆم کە سەرک بەشم لە پەیمانگە من چیم کردووە ئەو یاسای با بڵێن لە پەیمانگەی خۆمان و دەستم پێ کردووە سەرەتا چەنەڵ گروپێکم دانەوە بۆ هەموو قوتابیان تەنها قوتابی شتیایە بەبێ ئەوی بتوانن بۆ نمونە مەسج تێدا بنووسن یا خۆتان دێک ئاژاو شتە بنین تەنها کارەکان دەبینن ئەویش بۆ سودمەند بوونە
هەلی کارەکان لێ تێدا بڵاو دەکەمەوە لە هەمان کاتدا چەندین ڕاهێنەری نێودەوڵەتیم هێنا و یاخود ڕاهێنەری لۆکاڵیم هێناوە ڕاهێنانیان پێ دەکات بە قوتابیەکان من خۆم سەر و بەشی گاز و پترۆڵم من باس لە سێکتەرەکەی خۆم دەکەم ڕاهێنەری لە بواری نەوتم هێناوە ڕاهێنەرم هێناوە لە بواری بۆ نمونە HSE و سەلامە و ئەو بابەتانە ترینینگی پێیان کردووە شایدیان داوتە قوتابیەکان زۆر گرنگجی بە سەردانی یاخود با بڵین بە سەفرە علمی پێ دەڵێن زۆر گرنگیم بەو بابەتە داوە کە قوتابیان مانوالێ کردووە سەفراتی علمی زۆر دەکەن لە کۆمپانیەکان و سوودێکی یەکجار زۆری شەیە دووبارەی دەکەمەوە ئەو زانست و ئەو زانیاریە کە وەردەگرین ئێمە لە زانکۆ یاخود لە پەیمانگاکان دەتوانم هەر بڵێم 10 زیاتر نییە ئەگەر بێت و 150 زیاتر بێت کەواتە هەر کەسێک لە زانکۆ یاخود لە پەیمانگا تەخەڕوج بکات لە هەمان سێکتەرەکەی خۆی لەمان ئەو فیڵدەی کە تێیدا دەخوێنێ پێویستە دابمەزرێ کە دانامەزرێ ئەزمونێکی وای نییە زانیێرێکی وای نیە کەواتە ئەو زانستی کە دەخوێنێ من بە هیچ شێوەیەک مەبەستم ئەوە نیە لە با بڵین علم و زانستەکانی کوردستان بێنمە خوار و نەخێر بە پێچەوانەوە ئێمە پێویستە شانازی پێ بکەین کە پیرۆستترین بابەتە زانست و زانیاری بەڵام بەداخۆ لێرە بەو شێوەیە ئیتر بۆیە پێویستە یارمەتی دەربێت اینجا ڕەخسانی هەلی کارە بەردەوام ترینینگە چۆنیەتی دروستکردنی اینجا سیڤە تەتەورکردنی نەفسە یعنی ترینینگ و دیڤیلۆپینگ و ریکریتمنت و ئەو بابەتانە زۆر گرنگی پێدا بدە ئێستا من نمونە بێنمەوە هەر لە پەیمانگای خۆمان چەندین قوتابیمان کەوتۆتە سەرکار دوای چەند ڕۆژێک کۆمەڵی قوتابیمان خستۆتە لە کۆمپانیایەکی نەوتی ترینینگیان بۆ دەکەین هەموو شتەکان خۆم پێدا هەڵساوم کەواتە کۆمەڵی کەسی وەکو من بچێت ئەو کارانە بکات وەکو یارمەتی دەرێک هەلی کار زۆرە وەکو پێتانم گوت بێکاری ڕوولەکەم زۆر سپاس بۆ هەلی کار زۆرە بەڵام چۆن بیقۆزینەوە ئێمە نازانین بخۆزینەوە کە لە هەولێرەوە لەگەڵمانە بوو مامۆستای پەیمانگای پۆلەتەکنیکی هەولێر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان بڵێ بینەرانی عزیز نازانم ئەگەر کاتمان ما بێت هاوکارانمان ڤیتیەکیان بۆ ئامادە کردوین بە کارتۆن واتە مقەبا ڕەفە دروست کراوە پێکەوە بینەریەوە ڤیتیە دەبین.
خۆشەویستان ئەمڕۆژ بەرنامەمان پێشکەشکردن هیوادارین سەرجەمتەوەرەکان جێسوود و ڕەزامەندی ئێوە بێ و بەدڵێکی ئاسوودە و تەندروستەوە دانیشتن سێریەمەتان کردبێ هەر ئاسوودە و شاد و کامەران بن خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.